بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانی خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پامی ڕۆژهاتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بێت. شڵای خۆگەوتان لەبێت زانی کەناڵی ئەسپانی پێیان لە ڕۆژێکی نوێ و لە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژە بە خزمەتی ئێوەی ئەزیز شاد بووینەوە لەگەڵ هاوکارانمان کۆمەڵە بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون. لە تەوەری یەکەمی بەرنامەکەشمانە قسەکەین لەسەر هەنگاوەکانی پیانانی خێزانێکی بەختەوەر، چۆن ئێمە ئەتوانین لە ناوماڵەکانی خۆمانە خێزانێکی بەختەوەر بنیاد بنین و چ پێویستە بگرینە بەر بۆ مەبەستش میوانێکی بەڕێز لێرە بێت و زیاتر گفتوگۆ لەگەڵاکەین. بەڵێ سەنا ینی بەختەوەری بۆ نەک خێزانەتوانی بڵین بۆ کۆمەڵگاش گرنگە، بەڵام لە خێزانەوە ئەم بەختەوەریە دروست دەبێت. هاوسەران چۆن دەتوانن لە ماڵەکەی خۆیاندا بنیادی بەختەوەری بنێن، دڵخۆشی و سەعادەت لە نێو ماڵەکانیاندا هەبێت. لەو تەورێماندا بەگشتی باز لەو بابەتە دەکەین. وەروەها لە تەوری دومی بەرنامەکەمان باز لە ڕۆژی گیانی گەشت و گوزارەکەین زانین ڕۆژی گەشت و گوزار چیەوە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی دەدرێت بە گەشت و گوزار، بەوە دەدرێت کە ئایا ئەم کەرتە زیاتر بژانەوە بۆ خۆی ببینە. زۆرێک لە وڵاتان بەهۆی کەرتی گەشت و گوزار وڵاتەکەیان بڕێوە دەبنوە سەرمایەکی زۆر بۆ وڵاتەکەیان دێتەوە. لەم ڕۆژەدا چی بکرێت لە هەرێمی کوردستان و چۆن گرنگی بە کەرتی گەشت و گوزار بدرێت. وەروەها لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا باز لە ڕۆڵی مامۆستا دەکەین لە پەروەردەکردنی قوتابی. دەزانین کە مامۆستا دوو ڕۆڵ دەبینێت لە نێو قوتابخانە و لە نێو خوێندنگاکاندا. ڕۆڵێک کە فێربوونە فێری فێرخواز و قوتابیەکانی دەکات، ڕۆڵێکیش پەروەردەیە. بزانین چۆن دەتوانێت پەروەردەیەکی جوان پێشکەش بە منداڵەکان بە قوتابیەکان بکات. وەروەها پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی دەبێت چۆن بێت، ئەو کردارانەی مامۆستا ئەنجامی دەدات تا چەند کاریگەری دەبێت لەسەر ڕەفتار و پەروەردەکردنی قوتابی لە نێو پۆل و لە نێو خوێندنگاکاندا. بەگشتی ئەم سێ تەورەیە لە پەیامی ڕۆژدا ئەمڕۆ بۆ ئێوەی ئازیز باز دەکەین. بەڵێ کاک دانیێل تەمان یەکێک لە گرنگترین ئەو وێزگانەی کە مرۆڤ پێ تێپەڕە بێت و بەشێکی گەورە داگیرەکە لە بواری پەروەردەکردنی و کەسای بریتە لە قوتابخانەکان. لە قوتابخانەکانیش مامۆستا پێشەنگی قوتابیە، ڕۆڵی سەرەکی هەیە و هەڵسوورێنەری ئەو وێزگەیە. بەڕاستی نمانەوێت دەورێکی زۆر کاریگەریە بێت لەسەر پەروەردەی مناڵەکانمان و بە درێژایی ژیانی ئەو مناڵە کاریگەریەکانی ڕەنگەداتەوە. سەنا بە تایبەتی تر لێسەدا کە سەردەمی پێشکەوتن و تەکنۆلۆژیا هاتووەتە نێو هەموو ماڵەکانە و ئەنتەرنێت لە نێو ماڵەکاندا هەیەوە لەوانەیە بە شێواز لە شێوازەکان پەروەردەکردن بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر کەمێک گۆڕانکاری بەسەر هاتبێت یاخود با بڵێن کەمێک سەختتر بێت. بەڵام زانین گرنگترین و هەنگاوانە چین کە مامۆستا ئەنجامی بدات بۆی کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە قوتابی و فێرخوازەکانی بکات. بەڵازان دەچین لای کەشوها بزانین ئەمڕۆ گۆڕانکارەکانی کەشوها چین پێکەوە بینەری دەبێت.
عزیزان دووبارە سڵاوی خۆی گەورتان لێبێت ئەوەی کە لەمڕۆیە ئەمانەوێت باسی بکەین تشکی بخەینە سەر وەفاتی یەکێک لە گەورەترین زاناکانی ئومەتی ئیسلامیە کە دوێنێ جەنابی دکتۆر یوسف قەرزاوی سەرۆکی یەکێتی زانایانی ئیسلامی بە وەفاتی خی گەورە وەفاتی کرد و گەڕایەوە لای خی گەورە ئێمە لێرەوە دوعای خێری بۆکەین و لەخوای گەورە پاڕێنەوە کە بەهشتی بەرین و فردەوسی عەلا بکاتە شوێن و مەکانی و هەوڵ و ماندووبوونە زانستیەکانی لە دنیاە بە ئەجری زۆر زۆر گەورە و پلەی باڵا بۆ بنووسێت لە لای خۆی و طبعاً دکتۆر یوسف قەرزاوی یەکێکە لە زانا دیارەکانی ئومەتی ئیسلامی یەکێکە لە مجتەهیدەکانی ئومەتی ئیسلامی لە ساڵی 1926 لە وڵاتی میسر لەدایک بووە لە تەمەنی 10 ساڵی و هەندێک دەڵێن پێش 10 ساڵیش هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە و هەر لەو تەمەنەیە وردە وردە خوێندنی دەست پێ کردووە و لە جامیعەی هەزهەر بڕوانامەی دیپلۆمی لە زانستە شەرعیەکان بەدەستهێناوە وردە وردە بە ماستەر و دکتۆراژ لە هەمان بوارە خوێندنەکانی تەواو کردووە جگە لەوەی کە خاوەنی نزیکەی 200 کتێبە لە بواری زانستە شەرعیەکان و لە ئێستادا سەدان وانی تۆمارکراوی هەیە دوێنێ بەهۆی نەخۆشیەوە وەفاتی کرد لە وڵاتی قەتەر و چێوە بە ڕەحمەتی خوای گەورە پرسە و سەرخۆش خۆمان ئاڕاستەی هەموو جیهانی ئیسلامی و مسلمانانەکەین خوای گەورە دەرەجاتی عالیکات و جێگەیمان بە مامۆستا و زانا و عولەمای باشتر بۆ بگرێتەوە بەڵێ بێگومان سەنا خەسارەتێکی گەورە بوو بەر ئومەتی ئیسلام و مسلمانان کەوت لە تەواوی جیهاندا دکتۆر لە ئەو فترەی کە لە ژیاندا بوو هەمیشە بەردەوام بیستویەتی هاوسەنگێکی تاو لە نێوان بیری میانڕۆی و سەلەفێتە بێنێتە ئاراوە ئەو بیرە نوێی کە هەیە سەبارەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و تێگەشتن ئاینەکانی پیرۆزی ئیسلام بەرجەستەی بکە لە کۆمەلگادەوە پێشکەش بە ئومەتی ئیسلامی بکە خوای گەورە لێی خۆش بێت وە بە بەهشتی بەرین شادی بکە ئینشاءڵڵا ئازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ئەمڕۆ باز لەوە دەکەین کە ئایا هەنگاوەکانی بودنیادنانی خێزانی بەختەوەر چۆن دروست دەبێت هاوسەران چۆن دەتوانن لە نێو ماڵەکانیاندا بە بەختەوەری و بە دڵ و دەروونێکی ئارامەوە ژیانی خۆیان بەڕێ بکەن ئەگەر کێشە و گرفتێکیش هاتە هەراوە بە شێوازێکی جوان و بە شێوازێکی نەرمونیان کێشە و گرفتەکانیان چارەسەر بکەن بەگشتی باز لەم تەوەرێ دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی زانای ئاینی مامۆستا گیان زۆر بەخێر بێن زۆر سپاسان دەکەم سەلامت بێخ مامۆستا ئەگەر پێناسەیەکی خێزان بکەینەوە خێزان واتە چی بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاسان دەکەم بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرەیە لەم کاتەدا چونکە ئێمە هەمومان شانازی بەوە دەکەین کە الحەمدوللا لە خێزانێکی شەرعی و دیندا پەروەردە بووین شانازی بەوە دەکەین کە هێشتا مناڵەکانمان دەستی دایک باوشیان ماچ دەکەن پێیان دەڵێن دایە باوە ئەمە جێگەی شانازیە و بە حەقەت یعنی چونکە ئێستا چەند دەستێک هەن بە بەرنامە بە پلان و پیلان دانەوێ لە خێزان بدەن و هەڵی وەشێن و ئەو ئاژاوانی کە دەیبینی جا لە ڕێگەی میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بێ بۆیە ئێمە شانازی دەکە بە خێزانی خۆمان وەکو پێناسە بەڕاستی خێزان حکومەتێکی بچووکراوەیە حکومەتێکی بچووکراوەیە کە لە دوو هاوسەر پێک دێ و بەڕێوەبەری ماڵ مدیری هەموو دام و دەستگایشیش بەڕێوەبەری هەیە کە ئەرچی بەڕێوەبەر زۆر قورسە پیا و بەڕێوەبەری ماڵە و کە هەموو شتەکە لە مل ئەوە بە تایبەتی نەفەقە و ماندوو بوون و ئەمانە و هاوسەری وە خانمیش ئەوە دەبێت لە ماڵەوە خزمەت بکرێ و خانمی ماڵەوەیە کەواتە لە دوو هاوسەر پێک دێت و مناڵیان دەبێت و بەیەکەوە ژیان و گرێبەستێک لە بینیاندا هەیە ئەمە بە کورتی پێناسەی خێزانە کە بە گرێبەستێکی شەرعی پێکەوە کۆی کردوونەوە زۆر باشەوە ساگیان وتت کە خێزانەکان حکومەتێکی بچووکراون بەڵێ ئێمە بۆی حکومەتێکی سەرکەوتو دروست بکەین لە ناو خێزانەکانمانە فەرمانڕەواییەکی هێمنانە و ئارامانە و بەختەوەرانە بکەین پێویستە چۆن دەست پێ بکەین و چۆنم حکومەتە دامەزرێن و ئەم خێزانە پێک بێنین لەسەرەتایە وڵا تەبعاً مەسەلەی پێکێنانی خێزان زۆر گرنگە ئێستا ئاژاوە لە ناو خێزانەکاندا زۆرە ئەمە حقەتێکی تاڵە پێمان ناخۆشە بەڵام دیارە هەموو شتێک هۆکاری هەیە یعنی دەبێت لە هۆکارەکەی بگەڕن ئەو ئاژاوە بۆ لە خێزانەکاندا هەیە ئەجا پێکێنانی خێزان
زۆر جار ئاژاوەکە بەهۆی نادروستی پێکەینانی خێزانەکەوەیە. یعنی وەکو بە کۆمەڵێک شتی لاوەچیان کردو بە بنەما شتە سەرەکیەکانیان وەلانەوە، بۆیە دوایی کە ئەو شتە لاوەچیانە نەمان ئاژاوە دروست دەبێت. ئەنجا کەسێک کە خێزان پێک دێنێ دائیمەن دایکان و باوکان دەبێ ئەوان ئەزمونیان هەیە، چونکە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێنمایی بۆ داناوین ئەگەر ئێمە بەو ڕێنمایانە بڕۆین. مەسەلەن گەنجێک دەیەوێ هاوسەرێک پێکە، ئەی خۆشەویستمان فەرموویەتی تونکەح المەرئەة لأربع، ئافرە لەبەر چوار شت دەخوازێ، لمالها ولجمالها ولحسبها، یانە لەبەرەوەی دەوڵەمەندە کە خەڵک ئەمڕۆ بەعام عەشقی دەوڵەمەندیە، بەس پارە عالەم بۆ شێت و هارە، یان لەبەرەوەی جوانە یان لەبەرەوەی خانەدانە. جا ئەم مواسەفاتانە شتی چاکن، هەومان حەزمان لێ هاوسەرمان جوان بێ، دەوڵەمەند بێ، خانەدان بێ، بەڵام ئەم مواسەفاتانە ئەگەر دین و تەقوای لەگەڵ بێ جوانتری دەکە. بۆ چونکە بۆن ئەمانە جارە پێشەم شتێک کاتین، کەس تا سەر دەوڵەمەند نییە، کەس تا سەر جوان نییە، جوانی کاتی و زوو دەڕوە. ئێوە مەسەلەی خانەدانیشەوە تا جاران داوای جا لەسەر پنجی خۆی ڕۆتێستان وتر بەیەکەن، خەڵکێکی زۆر هەیە لایداوە. لەبەرەوە مادام ئەمانە کاتین بگەڕێ بۆ شتە دائیمیەکەی. ئەوە یەک. دوو، لەگەڵ ئەوەیشە ئەم جوانیە ئەگەر دینی لەگەڵ نەبوو ئەوە چی دروست دەبێت؟ بۆی دەبێتە فیتنە. چەند ئافرەتی جوانمان بینی و بە جوانیەکەی خۆی تووشی فیتنە بووە لەبەرەوەی پابەند نەبوو بە دینەوە. ئەو دەوڵەمەندیە هەموو کەس حەزیلەتی. ئەو دەوڵەمەندیە ئەگەر دینی لەگەڵ نەبوو غروری و لوودبەرزی و بە هاوسەرەکەی دەڵێ جەهار ئێمە بابە بنە ماڵی ئێمە ئەمە دەوڵەمەند بووین، باب ئێوە لە برسان بردو بوون، ئێمە ئێوەمان بەخێو کرد. ئەگەر دینی لەگەڵ نەبوو دەوڵەمەندەکەش دەبێتە غرور و لە خۆبایی بوون، ئاژاوە دروست دەبێت. مەسەلەن جاران ژن و مێردەکان هاوسەرەکان فەقیر بوون لە خان و قوڕەکەدا دەژیان، بەڵام دەبینی بەختەوەر بوون. بۆ ئێستا هەمومان خۆزگە بۆ دەخوازین، بازگێک تێر بە دەزێک برسی، بەڵام چونکە حیا و حرمەت و خۆشەویستیەکە بوو بەختەوەر بوون، بۆ لەبەرەوەی غروری نەبوو بەسەر یەکتردا. ئێستا گەنجە هاوسەرە دەوڵەمەندەکە کە دینی لەگەڵ نییە، شازی سیارەی پێ، شازی خان و شازی ناوماڵ، غرور دەبێت، چاوباشقاڵ دەبێت، بەم لاولادا دەڕوە، ئافرەتی جواتر لی خۆی دەبینێ، ئیتر ئەمە هەمووی کێشە دروست دەکە. کەواتە ئەو شتە جوانانە، دەوڵەمەندی، جوانی هاوسەر، ئەو شتە جوانانە ئەگەر دینی لەگەڵ بە جوانتر دەبێت. ئەگەر دینی لەگەڵ نەبوو پێچەوانە دەبێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆتایی فەرموودەکە دەفەرمێ فەظفەر بذات الدین تەریبەت یەداک. ئەتوو ئەوەیان هەڵبژێرە کە دیندارە، ئەو کاتە بەرەکەت دەکەوێتە ئیشەکەتەوە. ئەگەر وات نەکرد مەفهومی مخالەفەکەی ئەڵێ هەی خاکم بەسەر، خۆڵم بەسەر، بوام لە خۆم کرد. ئێستا زۆربەی کێشەکان کە لە ماڵەکاندا ڕوو لە ئێمە دەکا وەکو مامۆستایان ئەوانن کە هەردوو لە مەعاش خۆرن، لەسەر بوسەجاری وا کێشەیان. ئەو پارەکەت ماڵی باوکە دەنێری، ئەی بۆ مەسەرفی ناکەیت، چەندی سەرف دەکەی، تۆ کرێخانەوەکە بدە ناوەڵات تۆ نەفەقەت بە نەفەقە لەسەر پیاوە. یعنی چی زۆربەی کێشەکان چونکە تەقوا و دینەکە نییە. جا لەبەرەوە بنەماکانی بەختیاری خێزان، وەڵاهی ئەزیزەکانم، ئەگەر ناویشت بەختیار بێ، لە گەڕەکی بەختیاریش بی، ئەگەر ڕێگەی بەختیاری و بەختەوەری نەگرت بێ بەختەوەر نابی. ڕێگەی بەختیاری چییە؟ ئەم ئیسلام و ئیمانێ، ئەم حیا و حرمەتەیە. بۆیە ئێمە دائیمەن ئەبێ هەوڵ بدەین کەوا لە شتە موهیمەکانەوە پێدابین کە هاوسەر پێک دێنی یەکەم جار لە دینەکە پرسیار بکە، بزانە عەقیدەی دینی بیر و باوەڕیە. هەوە مەرز نییە وەڵا باڵا پۆش شەو نوێژی باش دەکەی، باشە دەستی خۆش بێ، بەڵام بزانە چەند عەمەل بە نوێژەکان دەکا. ئەو لەچکەی کە لەسەری ناوە ئەو سەرپۆشە، پێشەوەی سەرپۆشێکی ئیسلامی لەسەر بنێ ئەبێ عەقیدەیەکی ئیسلامی لەناو مێشکەکەدا هەبێ لە ژێر لەسکەکەوە، بۆ ئەوەی بەرامبەر ئەو ڕەشەبایانە، بەرامبەر ئەو کێشانە خۆی بگرێت. لەبەر ئەوە پیاوەکەش بە هەمان شێوە یەکەم جار دایکان و باوکان ئەگەر هاوسەر بۆ کوڕکچەکانتان دروست دەکەن، توخوا یەکەم جار لە عەقیدە پرس، بزانە بیر و باوەڕەکەی، بزانە عەقیدەکەی کورە، بزانە حیزبەکەی، بزانە بیر و هەموو شتەکان. ئەمە زۆر زۆر مهمە، چونکە ئەوە شتە سەرەکیەکەیە، چونکە ئەوە شتە سەرەکیەکەیە. ئەگەر سەرچۆپی بێ دەستگای مێژووی هەر بۆ کادێنێ دەکێشێ. لەبەر ئەوە دائیمەن خەڵک لە عەقیدە ناپرسێت، دەڵێ کورە باشە وەڵام نوێژەکانیش دەکات، یعنی لە ئاخیریەوە شتەکەی باز وەڵام نوێژەکانیش دەکات. کابراچی دەڵێ کاک نوێژان دەکەی، دەڵێ بەڵێ جاری وا درۆ لەگەڵ دەکەم، پەروەردەیەکی ئیسلامی ئیمانی نەکراوە. بۆیە بەڕاستی داخی گرانم لە مەسەلەی هاوسەرگیریە زۆر ژن خەسار بوون،
زۆر پیا و خەسار بوون داخل یعنی ژنەکانیش زڵمیان لێکرد. زۆر باش مامۆستا باس لەوە کرد کە لێسەدا زۆر کێشە و دەمەقاڵە بوونی هەیە ینی ئەمە زۆرجار لە نێو کە خێزانەکاندا هەن دوو هاوسەر دوو گەنج کە دەیانێت پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن کاتێم دیمەنانە بینن زۆرجار سڵەکەنەوە لەوەی کە ئەترسن ئەم پرۆسی بۆن لە بنەماڵەیەەکە یان بۆن منە براکەی دەبینێ لەگەڵ براژنەکەیە کێشە و گرفتی لێ بەخوا منش دوو ڕۆژیکە ئەم کێشانم تووشەوە هەروازی لێ بێنم نایەنم چی بکرێت بۆی کە گەنجان متمانیان بە هاوسەرگیری هەبێت متمانی بەوە هەبێت کە هەمووی وانە یان چی بکرێت بۆی کە لێکتر تێبگەن چۆن لێکتر تێدەگەن جوان یعنی بۆ کابراوەتی دەمی بە شیر سوتا و فووی دەماستاوێ دەکرد لەبەرەوە گەنجەکان قەت بیر لەوە نەکەنەوە بڵێ ئێمە زەواج ناکەین ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆی ئەو شتە خراپانەوە حەز و ئارەزۆکانیان تێرکەن لە حەرامە ئەمە بیرکردنەوەیکی هەڵەیە سنەتی ژیانە یعنی خەمس من الفطرة پێنج شت لە سنەتی ژیانە یەک لەوانە نیکاح هاوسەری چونکە تۆ هەروە گەنج نابی پێویست بە مناڵی خۆت دەبێت پێویست بە خێزانە پێویست بە شوێنەکە یعنی لەبەر ئەوە زۆر غەڵەتە زگوردی و ڕەبەنی و سینگڵی زۆر هەڵەیە ئەگەر عوزرێکی نەبێ لەبەر ئەوە ئەمە قەت بیر لەوە نەکەنەوە زۆر هەڵەیە ئەنجار دوایە بیر لەوە بکەنەوە کەوە هاوسەرێک یعنی وەکو دەڵێ خۆ لە هەموو هەوران باران نابارێ تۆ هاوسەرێک هەڵبژێرە کە لەگەڵ عقیدەی خۆت لەگەڵ بیر و باوەڕی خۆت لەگەڵ شتەکانی خۆت بگونجێ بنەماڵی خۆت لەگەڵ شتەکان یعنی بگونجێ دەڵێ منجەڵ دەگەڕێ بۆ سەرقاپی خۆی یعنی ئەوە مهم ئەوەیە ئینسان گەنجەکە بۆ خۆی هاوسەر هەڵبژێرە نەک بۆی هەڵبژێر جاران زمانی زوێ مە هەر بووان هەڵبژارتی دایک و باوک بەس بە مامۆستا سەرکەوتوتر بوو لە ئێستاوە بوو بە هەر حاڵ چونکە ئەو کاتی حیا حرمەتەکە زۆر بوو با ئێستا گەنجەکە بۆ خۆی هاوسەرێک هەڵبژێرێ هاوسەرێک هەڵبژێرێ بە دڵی خۆی ماوەی دەست گیرانداری با کەم بێ بۆی قسە و قسەڵۆکی تێنەکەوێ یعنی هاوسەر بۆ خۆی هەڵبژێرن نەک بۆی هەڵبژێرن ئەو جار بەڕاستی بیرکردنەوە لەوەی کەوا زەواجنەکەی ئەمە کارێکی زۆر هەڵەیە چکە دوایی کاتێک دەبینی کە قۆناغی زەواج بەسەر چوو ئەو کاتە هەم مناڵتان نابێ هەم ئافرەتیش بە هەمان شێوە و هەموو کەس هاوسەریت لەگەڵ ناکە هاوسەرگیری لەبەر ئەوە قەدیمانی خۆمان جوانیان گوتووە کەنگر و ماست بە وعدەی خۆی یعنی هەموو کار لە کاتی خۆیدا کەنگر بەهاران هەیە گەنجیش تا گەنجی هەوڵبەگەر خوێندە تەواو کردیان کە ئامادە باشیت بوو ئەبێ بیر لە زەواج بکەینەوە بە تایبەتی ئافرەتان چونکە ئافرەت زیاتر کاتی تایبەتی خۆی هەیە ئەگەر کاتەکەی بەسەر چوو لە ڕووی فسیۆلۆژی و لە ڕووی جەستەیەوە بڵێن بۆ نمونە هێلکەی پێنامێنیان بۆ نمونە ئەمڕۆ داواکاری کەمە ئەمڕۆ وەزعەکان ئاوایە بازاڕێکی خراپ لە ئارادایە بۆیە داوا لە گەنجەکان دەکەین هەرگیز بیر لەوە نەکەنەوە هاوسەرگیری بکەن نەکەن بەڵکو بیکەن چونکە ئەوە سنەتی ژیانە دوایی پەشیمان دەبنەوە پەشیمانیش داد نادا. مامۆستا ئەحمەد یەکێکتر لەو بنەمایانی کە پێویستە ڕەشچاوی بکەین لە کاتی هاوسەرگیریکردن بابەتی مادیە لایەنی داراییە تا چەنێ گرنگە ئەو کەسێک کە دەیەوێت هاوسەرگیری بکە سەیری لایەنی دارایی خۆی بکەیان کچێکە داواکارێکی دەسەیری لایەنی دارایی ئەو کەسە بکات و چۆن هەڵی سەنگێنێ ئایا ئەوەندە گرنگە کە پرۆسی زەواجی لەسەر دروست بکەی یان پرۆسی زەواجی لەسەر هەڵبوەشێنیتەوە پێشوی باسی ئەوە بکەم یعنی ئێمە بۆ ئەوەی خێزانەکان بەختەوەر بێ ئەبێ بە شوێن بەختەوەری ئابگەڕین ماندوو بین ئێستا خەڵک بەعام بەس بە شوێن پارە ئەگەڕێ ئەی پارە عالەم بۆی شەت و هارە یعنی ئەرێ بۆچی خۆتان هیلاک دەکەن لە پێناوی دینار و دۆلار بۆ خۆتان ماندوو ناکەن بۆ لە پێناوی گەڕان بە شوێن بەختەوەریە یعنی ئێمە بۆچی بە شوێن بەختەوەریە نەگەڕێن ئەمە لەلایەکەوە بنەمای بەختەوەری کە تەوەری پەیامی ئەمڕۆیە بەرنامەکەیە یەکەم شت خواویستی دووەم خۆشەویستی سێەم خۆنەویستی ئەگەر ئینسانەکە هەریەک لە هاوسەرەکان بەڕاستی خواویست بن لەخوا بترسن شەرم لەخوا بکەن ئەو جار شتە جوانەکانیان بۆ دێتە ئاراوە مەسەلەن ئێمە کە کاتێ نیکاح دەکەین لە بینی دوو هاوسەرە زۆر جەخت لەسەرەوە دەکەینەوە دەڵێن بەڕێزان تخوا تەقوا و لەخوا ترسانتان هەبێت خۆخوای گەورە ئیشی بەم نوێژە ڕۆژە من و تۆ نییە هۆ ئێمە ئیشمان بەخوایە ئەوە یەک دوو بەرهەمی ئەم نوێژ و ڕۆژ و تەقوا و تاعەت و عیبادەتە چیە ڕەوشتە جوانەکانە ئەم ڕەوشتە جوانە زۆر زەورە بۆ خێزان چونکە ئەو دوو هاوسەرە زمانێکی زۆر پێکەوە دەبن لەو پێکەوە بوونەدا کێشە دروست دەبێ بەرز و نزمی دروست دەبێ ئاژاوە دروست دەبێ
ئەم ڕەوشتە جوانانە فریامان دەکەوێت کە ڕەوشتی جوان کە بەرهەمی تەقوایە فریامان دەکەوێت لە کاتی ئاژاوەکاندا سەبریان دەبێت ناشکر نابن خیانە لەگەڵ یەکتر ناکەن درۆ لەگەڵ یەکتر ناکەن کامەرەی چاودێری ناوێ بەس لە خواترسان ڕەس الحکمەتی مەخافەت الله بزانە ئاژاوی نەماڵەکان چییە بەشی زۆری ئەوەیەکەوە مەسەلە بێدینی و لە خوا نەترسانە لە خوا ناترسێ ئاچی خۆی جێبەجێ ناکە هەر یەکێک لە هاوسەرەکان دەڵێ مافەکە ئەکاک دوزار ئاچی خۆ جێبەجێکە ئەو جار داوای مافەکەی بکە جا ئێمە زۆر جار تەلەفۆنمان بۆ دەکرێ یعنی بەڕاستی لەلا خەڵکێکی ڕۆشنبیریشەوە لەگە ڕێزم بۆ هەمووان وەڵام مامۆستا لەبەرەوەی من موچەم هەیە ژنەکە تەلەفۆن دەکە پیاوەکەم نەفەقەم نادە ئەمەگە لە خوا ترسان هەبێ ئەگەر تۆزێک لە دین شارەزا بێ ئەی مەگەر نازانی ئەگەر خێزانەکەت چەندێ موچە خۆر بێ دەوڵەمەند بێ نەفەقەی ماڵ لەسەر پیاوە کەواتە دەبێ واجبە پیا و نەفەقەی ماڵ و خێزانی بدە ئەنجا ئەمە نابێت بکرێتە کێشە بۆ کاتێک کە تۆ شارەزای لە دین هەبوو لە خواترس بووی نابێتە کێشە ئەو کاتە ئەگەر ژنەکە شەی بوو یارمەتی پیاوە کردێتە هاوکار دەبێت ئەگەر نا ئەو پیاوە هەرچۆنێکی بێ بە کرێکاری بێ بە حەماڵی بێ بە وەزیفە بێ ئەو ماڵ و منداڵی خۆی دەبێ بە خێوکە واجبە لەسەری و لایانی مادی یعنی لە ڕاستیدا ئەگەر ئێمە لە خوا بترسین شتێک نییە بیکەی بە کێشە بەڵێ لایانی مادی شتێکی گرنگە لە خۆیدا بەڵام گرنگتر لەوە مەسەلە خێزانەکەی ناکرێت تۆ خێزانی سەر هەڵۆشێنی ژن تەلاقدان ئەی ئەو مناڵە داماوانە ئەی تۆ ڕۆژ لە ڕۆژان چووی ئەو ئافرەتە هێناوە داخوازیت کردووە ئینسان وەفای هەبێ ئینسان حیا و حرمەتی هەبێ ئینسان یعنی بەڕاستی لەبەر ئەوە ئەگەر بەڵێ ڕاستە خوای گەورە دەرکە دەکاتەوە بەڵام ئەگەر ئامادە باشیت نەکرد بێت تۆ دەتوانی زەواج نەکەی چونکە هەندێک جار زەواج حرامە ئەگەر نەفەقەی نەدەی ئەگەر دڵنیا نەبی لە نەفەقەی لە عەدالەت لە چی لەو شتانێکە لە مەرجەکاندا هەیە یعنی ئەگەر بچی زوڵم لەو ئافرەتە بکەی ئەوە دەبێتە حرام هەندێک جار کەراهەتی هەیە هەندێک جار بە شێوە عامەکەی سونەتە لەبەرەوە لایانی مادی بەڕاستی شتێک نییە کەوا خێزانی لەسەر هەڵبەشێتەوە ئەگەر بەڕاستی ئەو خێزانە یەکتریان بیوە و نەیکەنە بیان و زۆر باش مامۆستا یەکێکی دیکە لەو هەنگاوانەی کە دوورمان نەخاتەوە لە بەختەوەری لە نێوان هاوسەران و لە نێوان خێزانەکان داویش زۆر جار درۆکردن و فێڵکردنە بە تایبەتی لە فترەی دەستگیرانداری و یاخود کاتێک کە بەڵێنێن بێکتر و کاتێک تاگەنەوەی کە چنە نێو ماڵەکە کۆمەڵێک لەوانەیە فێڵ یاخود درۆکردن هەبێت یاخود ئەم پیاوە ڕوویەکی دیکە پیشانی ئەم ئافرەتە بادیان ئافرەتەکە بە هەمان شێ بەڵام کە دەچنە نێو ماڵی خۆیان سیرەکی شێوازێکی ترە ینی بۆ شێوازنێ ناباتە مودەتێکی کەم لەوانەیە بگاتە حاڵەتەوەی کە جیا ببنەوە یانی تا چەند گرنگە لەو فترەی کە دانراوە زیاتر یەکتر بناسن ڕاستگویانە مامەڵ لەگەڵ یەکتر بکەنەوە زیاتر و باشتر لە یەکتر تێبگەن ئەمە زۆ گرنگترەکە لەوەی کە بچنە نێو ماڵی خۆیان و بەتەواتی بچنە نێو پرۆسەکەەوە زۆر ڕاستە بەڵام پرسیارێک ئەوەیە چێن ئەوانەی درۆکەن ئەو زۆر مهمە بۆیە ئێمە لە سەرتا دەڵێن تەقوا و لە خواترسان بۆچکە ئەو فەرمودەی پێغەمبەرە فەض صلی الله عليه وسلم فەضفەر بذات الدین لە خواترسا درۆ ناکە کە تۆ یعنی ئینسان بەس لە خواترسان هەبێ بەس خواویستی هەبێ وەڵاهی ڕاست دەبێ ئێستا لەم ڕۆژگارەدا ئەوەی ژیانی لێ کردوین بەژان وەڵی درۆیە هەتا سیقەت بە کەس نەماوە ئەم درۆ دوو ڕوویە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خراپترین کەس ئینسانی دووڕوە درۆژ لعنەتی لێکراوە دووڕۆ سیفەتی منافقە درۆ سیفەتی منافقە کەواتە بۆیە دەڵێن ئامان کچەکە مسلمانەکان مەدەن بە پیاوی بێدین خوانە ناز حتا نوێژکردنیش سەنجی مەحەق نییە بزانە چەند عەمەل بە نوێژەکەی دەکە بزانە نوێژەکان بە درۆ ناکە بۆیە دەڵێن لە عەقیدەوە دەست پێ بکە لە تەوحیدەوە دەست پێ بکە یعنی زۆر گرنگە لەبەر ئەوە عادەتەن ئەوانەی کە لە خوا ناترسن پێشی کۆمەڵە وعدی درۆ دەدەن ئەوانە قسەی باقوبری وەکو نوکتەیەکی خۆشەیە بە بینەران بێتاقەت نەبن دەڵێ کە دوای ئەوەی کە هاوسەرەکەی گواستەوە ئەمانە و ئەرێوتی پیاوە کە تۆ کاتی خۆی هاتا بۆیە ماوەی دەستگیرانداری کورد بێ باشە چونکە زۆر درێژکەوت هەم قسەی خەڵکی تێ دەکەوێت هەم وعدی درۆی تێ دەکەوێت وتی تۆ وعد بە مندا سەعادت بۆ دەکڕم دەچینە لوبنان ئاوا دەچینە وڵاتی تورکیای دەگەڕێین وا خانوچی شوێمانە ئەوتیش نەکە ئەم وعدانە وەکو وعدی بانگەشەی هەڵبژاردن وایە ئێستاوانی بانگەشەی هەڵبژاردن خۆی وعدەکانە بێنە دی دنیا دەبێتە شامێ شەریف بەڵام تەماشا دەکەی تەلەفۆنەکە داخا و هەر نایبینیومانە وتی ماش نەکە وعدی بانگەشەی هەڵبژاردنە لەبەر ئەوە چی ئەوە دەڵێ ئەوانە کە لە خوا ناترسن ئەوانە چونکە درۆ لعنەتی لێکراوە سیفەتی منافقە باش وعد بخلاف صفة منافقة
دووڕووی سیفەتی منافقە هەر سێ سیفەتەکە لەو زەلامەدا هەیە کە ئەوەی تو باسی دەکەی بۆیە دەبێتە هەڵۆشانەوەی خێزانەکە چونکە مە زۆر جار خەڵکمان بینیوە یعنی ئەمە کابرامان ناسیوە خوانە ناز بۆ بێدین بۆ هەر بە ڕووکەشی خۆی بە دیندار پیشانداوە تریاچی بووە چی ئافرەتیش عاتیفەیە زۆر دڵسۆزە زەواجی لەگەڵ کردووە حتا لەسەر قورئانێک لەسەر عەمرەیەک دوای تەماشا دەکەی چونکە عەقیدەکەی نەبووە ئیتر بابە قورئان جا تەلاق دەدەم جا مارەیەکە چی قورئان چی ئەو قورئانێک چییە 5000 لە بازاڕ خۆشی کافر دەبێت لەبەرە عەقیدەی نەبووە قورئانێک چییە نەعوذ بالله ئەوەنە یعنی بۆیە خەڵکی وای لێ هاتووە ئێستا لەناو عەشایری خۆماندا دەڵێ با لەسەر پارێکی زۆر مارەیکەین کەەوەش غەڵەتە چونکە پێچەوانی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ حتا لە دادگاش من ئافرەتم بینیوە لەسەر 100 مسقال مارە کراوە دوای کە لێک جیابوونەوە حاکم دەڵێت چیت هەیە چیت بەناوە ماجی 50000 بۆ دەبڕێتەوە بای مەسرەفەکەی نابێت تاپچی بیهینیۆمانە لەبەرەوە چاوتان لەوە نەبێت چاوتان لە دین بێت لە ڕەوشتە جوانەکان بێت لە خواترسان بێت واللهی ئەگەر لە خواترسان هەبێت هەموو ئەوانەی ئێستا بوونە کێشە ئەسڵن وجودیان نابێت بەڵام ئێمە کاتێک کە دەڵێن خێزانی بەختەوەر بەختیاری بە معنای نەبوونی کێشە نییە ژیان ململانەیە پڕێتی لە کێشە ئەی کێشە لە شوێنیە تەنها لە باش کێشە نییە ئەی چی بکەین کە دەڵێن خێزانی بەختەوەر معنای من نەبوونی کێشە نیە معنای ئەوە لەگەڵ کێشەکان خۆت بگونجێنی معنای ئەوە لەگەڵ کێشەکان ئیدارە بکەی بڕۆی لەگەڵی ئەوە مهمە چۆن بتوانیت دڵی هاوسەرت خۆشکەی بەختیاری بۆ ماڵ مناڵەکەت بێوەفانە بی بەرامبەریان کێشەی گەورە و سەرێکی ئەمڕۆ نەبوونی خۆشەویستیە خۆشەویستی لە بینی هاوسەران لە بینی مناڵەکان هەر بەجارێ ئەزم وڵای دەڵێن خەیرانی دارایی وڵای خەیرانی خۆشەویستیە چونکە ئەمە زۆر لە ناو خەڵکین یعنی خەیرانی خۆشەویستی کە خۆشەویستی هەبوو بەڕاستی هەموو شتەکان چاک دەبێت مامۆستا بنەمای چاوپۆشی کردن تا چەنە کاریگەری هەیە لەوەی کە ئێمە بتوانین خەزانێکی بەختەوەری پێ دروستکەین بێگومان لێبوردن چاوپۆشیکردن جوانترین دیاریە جوانترین دیاری لێبوردنە بە حەقەت ئەگەر لێبوردەیشمان نەبێ کورە هەموو شەڕە ناکرێ ئەگە دەبێت لێبوردە بین ئەمە سیفەتی ئینسانی ئیماندارە دائیمان هەوڵ بدە لێبوردنی هەبێت بەڵام دوای ئەوەی کە شتەکەی ڕوون کردەوە بەڵام مەسەلەن لە هەندێک حاڵاتیشدا مەسەلەن مەسەلەی خیانەت ژیایە ئەینا لە مەسەلەی ڕۆژانەدا ئەم هەدوو هاوسەرە پێکەوەن دەمە بۆڵە شەڕ و هەرا دەبێت ئاژاوە دەبێت ئەگەر ئینسان سەبر و تەحەمولی هەبێت و کە خێزانت بۆڵە بۆڵی کرد سوک ماڵەکە بەجێ بڵە بڕۆ تا ئێوارەمەوە 2 ساعت دوای هاتیەوە چ لە گۆڕێنیەوە ئینسان دەبێت ئەگەر وانەکەین ژیان دەبێت بەژان یعنی ئینسان دائما پێکەوە بێ ئەو شتانە هەر ڕوو دەدات بۆیە لێبوردن صفەتی ئینسانی ئیماندارە والكاظمين الغيظ والعافين عن الناس ئەوانەی کە ڕقی خۆیان دەخۆنەوە ئەوانەی کە خەڵکی عەفو دەکەن ئەمە صفاتی ئیماندارانی ڕاستەقینەیە صفاتی متەقیانە متەقی کەسی تەقوادارە ئێستا ئێمە تێگەیشتن تەقوا هەر ئەوەیە زۆر نوێژان کۆ ڕۆژان بگرە ئەمە شتی چاکە بەڵام عەمەل و بەرهەمی ئەوە چییە بەرهەمی تەقواکە یەکێک لە بەرهەمەکانی لێبوردن نەرمونیانی لەسەر خۆی هەموو ئەوانە بۆ ناو خێزان پێویستە ئەرێ کاچی برا ئەوەی کە لە ماڵ لەگەڵ خەڵک دەیکەی لە دەرەوە لە بازار بە قوربانم برا گەورەی ڕێزت هەیە کوڕە لە خزمەتدا و کوڕە ڕۆحی دڵی گوڵی چی ئەمانە ئەوەی لەگەڵ خەڵکە دەیکەی ڕوبعێکی ئەوە لەگەڵ خێزانەکەت بیکە لەگەڵ مناڵەکانت بیکە دیاری بۆ مناڵەکانت بەرەوە یعنی بەڕاستی ئێمە من خەریک وام لێ بێ بڵم بەحەقەت ئێمە بۆ خۆمان ناژین ئێمە بۆ خەڵک دەژین یعنی ڕیابازی یعنی دووڕووی ئێمە بۆ خەڵک دەژین بۆیە دەبینی ئەوە تا لەناو خێزانەکانیشماندا ئاژاوە زۆرە تکاتان لێ دەکەم بۆ خۆمام ژین ئەرێ کاکە ڕازیکردنی خەڵک چییە من کە لە قەبرا مردم خەڵک بە من چی ئەرێ لە ڕۆژی قیامەت خەڵک چی بۆ من پێ دەکرێت با خوار ڕازیکەین ئەو جاردوها بۆ خۆمان بژین نوێنەری خۆمان بین ڕاستکەین وەڵڵی ئەو پشتە جوانانەی لە کەناڵەکان دەبیندرێ و پێشکەش دەکرێت ئەو قسە جوانانە حتا لە بینینەکانش ئەو قسانە دەکەن قسەی جوان و ئاشتی و بەختەوەری و پێکەوە ژیان و یەکسانی و چیم وەڵڵی ئەگەر ڕاستکەن وڵای خۆشە بەس مشکلە ئەوەیە هەمووی بەعامی بۆتە قسەی سەر کەناڵەکان و دروشم و باق و بریق و یعنی چاواشەکاری و درۆ دەلەسە و بەسە تاکەی با بۆ خۆمان بژین پێشی ئەو لێبوردەیە کە هەمانە
ئەو ڕەوشتە جوانەی کە هەمانە با لەگەڵ ماڵ و خێزانی خۆمان بێ چونکە ئەوان لە هەموو کە زیاتر لە ئێمە نزیکترن با هاوسەرەکان گەرنیەکتر ئازاد بکەن با وەڵا هەقەمارەی نادەمێ وەڵا ئەوەت بۆ ناکەم و بابا وەڵڵاهی ژیان ئەوە نایەنە ژیان زۆر کورتە ئەو هەرایەتان لە چییە بوا دەکەن ئەو مناڵە داماونە تاوانیان چییە ئێوە ئاژاوەتان خستۆتە ماڵەکەەوە یعنی کاگە مسلمانی بەڕاستی مسلمان بە ئافرەتان دایکان ئێوەش بە هەمان شێوە بۆ ماڵ و خێزانی خۆتان بژین یعنی لە دەرەوە دەڵێ بووکە و لە ماڵش نازام چۆنە یعنی بەڕاستی ئێمە هیچ بۆ خۆمان ناژین بۆیە ژیانمان لێ بۆ بەژان باوەسا یەکێکی دیکە لە کێشەکان کە بۆتەوەی کە بەختەوەری ئەنی نەبێت لە نێو خێزانەکاندا دەست تێوەردانی نێو خێزانی هەیە ئەنی زۆر جارەمە بۆتە کێشە و گرفت لە نێوان خێزانەکاندا تا چەند گرنگە هاوسەران ئەگەر کێش و گرفتێکیان نەبوو هەتا بتوان لە نێوان خودی خۆیانە چارەسەری بکەن نەیهێنە لایەنی سێم ئیتر ئەگەر زۆر ینی کەسێکی باشیش بیان هەر کەسێک بێت کە ئەو بێت لەوانەیە کێشەکە زۆرتر گەورەتر بێ بەڵام تاوەکو پێکەوە چارەسەری بکەن لەوانەیە نەگاتەوەی کە زیاتر کێشەگرت لە نێو ماڵەکانیاندا هەبێت بەتاکید ئەمە قورئان دەفەرمێ یەکەم شت فەعیضوهن ئاژا و کێشە دەبێت دانیشن ئامۆژگاری هاوسەر یەکتر ئامۆژگاری زۆر مهمە لە یەک تێگەیشتن ئەرێ ئەو قسە و قسەڵۆکەی کە کراوە ڕاستە جا لە بینی دش و ژن خوشک و خەس و خزم و ئەمانە تێکەڵن هەر خزمی خۆت ئەوەشانە دۆ دروست دەکات چونکە بۆ خەڵکی بێگانە ناتە ماڵەکەت با دێ ئێستا تۆڕە کۆمەڵاتیان خۆی چی نێشتۆتەوە بەڵام چاکترین چارەسەر ئەوەیە کێشەکە لە ماڵت دەرنەچی کە دەرچوو لە بەردەست تۆدا نامێنێ ئەو خەڵکانەش کە قسەی تیا دەکەن بەشی زۆریان ئەو دڵسۆزەی من بۆ منداڵی خۆمەمە تۆ نیتە بەڕاستی یعنی هەر کەسە لەبەر ئەوە هەوڵ بدەن کێشەکە لە ماڵتان دەرنەچێ کە بوو بە ئینکاری و عینادی و پۆلیس و دادگا و فڵان و خزم و یعنی شتەکە بەڕاستی لە کۆنتترۆل دەردەچێت کە لە کۆنتترۆل دەرچی و چارەکردنی بە زەحمەتە بۆیە هەوڵ بدەن دائیمەن کێشەکە لە بینی خۆتان دەرنەچێ و لە ناو خێزانەکاندا هەموو ماڵی کێشێتیانەوێ بەڵام با لە ماڵی خۆمان دەرنەچێ بۆ خۆمان خەمی خۆمان بێ و ئەگەر گەیشتە حەدێکیش کە دەرچوو بوو کەسێکی دڵسۆز بزانە خێزانەکەت کام برایانی لە هەمووان دڵسۆزترە بزانە لەوانەیە دایکی تەحمولی نەبێ خەسوود بزانە باوکی چۆنە یەکیشیان ئاگادارکەرەوە ئەنجا خێزانی بە هەمان شێوە بزانە هاوسەرەکەت کام برایان زۆر ڕێک پێکە باوکی بزانە چۆنە لەوانەیە دایکی باش بێ کامەیانێکی تێبگەێن و بڵێوەرە دوو قسەی خێرمان بۆ بکە بەڵام باشەکە نەتەقێتەوە چکە گە تەقیەوە و کاتە لە کۆنتترۆل دەردەچێت بۆیە بەڕاستی هەوڵدەین دائیمەن بۆ خۆمان چارەسەری کێشەکانی خۆمان بکەین لە ماڵی خۆمان دەرنەچێ و ماڵی ئەو کەسانە وێران بێ کە ماڵی خەڵ وێران دەکەن چونکە بەڕاستی بوختان درۆ قسە و قسەڵۆک جا ئێستا بەس میژنانیش لەگەڵ ڕێزم بۆ عام ئەگەر پیاوەگەر شەڕیان هەبێ کێشیان هەبێ ڕاستەوخۆ شەڕ دەکەن بەس ژن دەچێت سحر و جادو لێ دەکات دەچێت بۆکن کەسێکی قۆڵبەر دەچێت سحر دەکات جادو دەکات چی ئەمانە یعنی خەڵکێکی زۆر ماڵی خەڵکیان وێران کرد ترس قسە و قسەڵۆک بوختان یعنی چەندین ئافرەت لەسەر مەسجێکی مۆبایل تەڵاق دراوە یعنی لەسەر لە بەسەری تۆڕە کۆمەڵایەتەکان ئامان هەرچی دەیکەن لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵای مەکەنەوە یعنی خێزان زۆرم بەلاوە سەیرە خۆی بە مسلمان دەزانێت بۆ کوزاوە بە ڕوت و نیوەڕووتی ڕسمەکەی خۆیان لە فەیسبوک بڵاو دەکەنەوە یعنی بۆ دەچی هەر شوێنێک دادنشی کاکە جان نهێنیەکان بپارێزن کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتێکت بڵاو کردەوە ئەو ماڵی تۆ نامێنێ مۆنتاژ دەکرێ یعنی هەشتی لەگەڵ دەکرێ یعنی هەر شتێک دەیکەی بۆ هەموو دنیا پێ بزانێ ئەگەر بۆ خواتە ئەگەر بۆ خۆتە ئەمە بەشی زۆری سەبابی ڕیابازیەوە ئەو ماڵی خەڵکی وێرانکرد هەندێک کەسێ شتەکەی ماڵی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو دەکاتەوە ئیتر دەم ڕەشە باکەوێ پەنا بەخوا بۆیە هەوڵ بین دائیمەن شتەکان نەخێنە بەردەستی ئەو و داوا لە تەرەفی سێم و چوارەمیش دەکەین دەرەوەی خێزان لەخوا بترسن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی من حسن ئیسلام المرء تركه ما لا يعنيه ئەوەی کەوا لە ڕەوشتە جوانەکانی ئینسانی ئیماندار چییە شتێک پەیوەندی بە تۆ نەبێ وازی لێ بێنە من بۆم نییە تەدەخل لە ژیانی تایبەتی تۆدا بکەم لە ژیانی خێزانی تۆدا بکەم چۆن دەژی بژی یعنی با ئێمە تەدەخل لە ژیانی یەکتردا نەکەین هەندێک شت هێشتی تایبەتیە چەند ژنی هێناوە چۆن ژن دێنێ چ دەکات چ ناکە حەقتان چیە بەسەر خەڵکەوە ڕەحمەت لەو کەسەی مەشغوڵی عیبەکانی خۆیەتی
من ئێستا لەوانەیە دایان عیبم هەبێ خەڵک نەزانێ هەر دەڵم خۆی عیبەکانم بەدەر نەکەون هەومان عیبمان هەیە کەم و کورتیمان هەیە ئەمن مەشغوڵیە توبا لمن شغله عیبه عن عیوب الناس خۆشبەختی بۆ کەسەی کە مەشغوڵی عیبەکانی خۆیەتی لەو ئەو مەشغەڵەتەوە لێ کردووە ئاگای لە عیبی خەڵک نەماوە یعنی بامە خەمی هەر کەسێ جارێ خەمی خۆمان بێت تەدەخل لە ئیشی خەڵکا مەکەن چونکە بەڕاستی هەر کەسێک ماڵی خەڵک وێرانکە دوایی ماڵی خۆی وێران دەبێت لە خوا بترس و هەموو شتەکانیش دەستەوە سەرس لە خوا ترسە زۆر باشەوە ساڵ دوای دروستبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بڵاوبوونەوەی ئەم پلتفۆرمانە بابەتێک دروست بووە ویش چاولێکەریە چاولێکەری زۆر زیادی کردووە هەمووان بەتایبەت لە خانمانە تا چەنە کاریگەریەوە لەسەر بەختەوەری خێزانەکان زۆر جەماوە لە درامەکانە لە ماڵ و ئافرەتێک ناوماڵێکی جوان شتێکی جوانە بینێت ئیترێ یاخود خۆشەویستیەکە بینێت لە نێوان ئەم شتانەوێ هاوسەرەکەشی بەم شێوازە بێت ئەمە ژێکێکە لە کێشەکان وەکو هاوکارە ئاماژی بەتاکید یعنی وەکو دەڵێ تیکتۆک و سۆشیال میدیا ئاگریان لە خەڵک بەردا یعنی بەڕاستی ئەمەش بۆ خۆی تەداخلات زۆرە من لە سەرتاوە کە باسی ئەوەم کرد کە سەرچاوی هەموو شتێک لە خواترسانە وە تێگەیشتن لەم دینە وەکو خۆی وەرە لە دینەکە تێبگە ئەمە زۆر مهمە چونکە ئێمە دەڵێن چاولێکەری شوێرانە ناڵێن هەموو چاولێکەری شتی باش ئەو مناڵە جوانانە قورئان لەبەر دەکەن و منافەسەی بەهای فەرموندە و چەند خۆشە مڵاڵەکەی بیست چاولەوە بکە بەڵام بەڕاستی چاولێکەری شوێرانە یعنی بەڕاستی ئەمە بۆتە مۆدێل چونکە ئەو درامانەی کە دەردەکرێن حتا ناوەکانیان کچەکەم ناوی هێلێنە بزانە هێلێن کاکە خۆز ئەو درامایە بۆ نمونەی سەردەی مەسیحیەکان بووە یان مەسەلەن ناوەکانیان ئێستا قەیران هەموو شتێکدا دروست کردووە لەبەرەوە ئەو درامانەی کە بڵاو دەکرێنەوە ئەو شتانی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بڵاو دەکرێنەوە یعنی بەڕاستی ئێمە بە سەیری چاولێکەری وامان لێ نەکات خۆمان لەبیر بچێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لتتبعن سنن من كان قبلكم شبرا بشبر أو ذراع بذراع حتى لو دخلوا جحر ضب لاتبعتموه دفرمي بست ببست شوين خلقاني بيش خوتان دكون حتى اگر شونا كوني بزن مجاش ويوشن بشوينانا هاولا فرمي قربان اليهود والنصارى قالوا رجلك فرمي قال فمن يستا او مديناني كي هم قالوا رجلك داينو توي مسلمان كساتي خود بناسا ئەرێ ئێمە کوردی مسلمانین تەنها بەم دینەوە جوانین ئیتر ئەوروپی چی و ئەمریکی چی و ڕووسی چی کوردی مسلمان ناوەکانمان ژیانەکەمان هەموو شتەکانمان با لە چوارچێوەی کوردی مسلمان دابێت بۆیە ئێمە ئێستاوامان لێ هاتووە بەهۆی چاولێکەریەوە ئەگەر کەسێکی نەزانێت کورد هەیە سەیری پەرلەمانی کوردستان کە دڵدەبێ ئەمە پەرلەمانی چ وڵاتێک بێ کەسی تیا نەزلی کوردی لەبەر بێ بەس کابرای عەرەبە چەفتە عەگالەوە دەسێ کابرای ئەفغانی و پاکستانی لە وڵاتان دەسوڕێتەوە حەجلی خۆی ئێمە هەر پیان عیبەزلی کوردی یعنی وای لێ هاتووە ئەوەز ئەو کوردایەتی بە تۆخی بڕوە قەناعەتان بێت 12 ساڵێکە لەوە بەردەمی مزگەوتی گەورەیان لە بازاری شێخەڵا کە کەسێکی کوردی لێ بەربێ ئاکڵاو جامانێک وەک من دڵێ وەڵڵاهی ئەمە ئاساری کۆنێت خوا باڕست بشی لەگەڵ بگرین کوربابێ من کوردایەتیمان کردووە یان مناڵ هۆپۆپی بۆ لێدەن ناچاریش فەقیرە سێ چارێک لە پێکەوتەوە هەمومان بن شۆرتێک و سێ چارێک لەبەرەوە پێشکەوتنیش لەوەیان نییە بەڕاستی ئەمە کەی پێشکەوتنە بابە ئەگەر بۆ نمونە مەسەلەی ڕووتی ئافرەتان وەڵڵاهی ئەگەر ڕووتی پێشکەوتن بێ مەڕۆبزن لە کەس پێشکەوتوترە هەر مەڕۆبزن ئاژەڵ احترامان بۆ مەزعکە بۆ هەموو ئەو پەڕێزانی یعنیکەوە ئەوان بۆ ئێمە شتەکانمان تێکەڵ کردووە ئازادیان کردووە بەرەڵایی دوو لە ڕوو بینەران ئازادیان کردووە بە بەرەڵایی پێشکەوتنیان کردووە بە نەفامی و جاهیلیەت یعنی وەرە وەڵڵی هەمومان لەگەڵ پێشکەوتنین لەگەڵ ئازادین لەگەڵ شتە جوانەکانین یعنی ئەی ژیانی عنی چی ئێمە دەبێت چۆن ژیانی خۆمان جوانکەین بەڵام خراپ تێگەیشتن بەڵام فیتنەی ئەحزاب بەڵام فیتنەی چاولێکەری ئەمڕۆ بەڕاستی فیتنەی سیاسیەکان وەزعی خراپی دروست کردووە یعنی ئەوە تا نەکوردایەتی بەرهەمی بوو ئەوە تا خەڵک خۆزگە دەخوازێ بۆ سەردەمانی ڕابردوو لە هەموو ڕوویەکەوە بۆ یعنی ئەمانە ئەگەر بڕاشیان بەخوانە بێ دەبێت دوایی مێژوو چۆن باسییان دەکات بۆی ئێمە دەبێت وریابین چاولێکەری بێگانە مۆدیلی کوێرانە یعنی بەڕاستی ئەمە زۆر خراپە چاولێکەری بکە لە چاولێکەری مەکە لە شتە تایبەتیەکان مەسەلە بواری عەقیدەوە تۆ چاولەکەری مەکە لە مەسەلەی یەهود و نەسارا و ئەو دینەکانی کەشکە ئێستا هەن و ئێمە کوردی مسلمانین ئێمە ئەهلی سونە و جەماعەتین و با خۆمان بناسین شانازی بکەین بە ڕەسەناتی خۆمان بەزل و بەرجی خۆمان بە ناوماڵی خۆمان ئەنجا خانمانی بەڕێز
هەردوو هاوسەران ئەڵێ کەسێ بیەوێ سەری نێشێ لە قەدەر بەڕێی پێڕادەشێشێ یعنی بزانە باخەڵەکە چەندە توانات چەندە مەڵە وڵات کورە بەعام ناشکوری زۆر دەبیرێت لە ناو هاوسەرەندا بە تایبەتی ئافرەتان خانمان تخوا بەزیای حاڵ نەکرد کێ ئەوە ناو ماڵەمە هەمانە ئەو مەتبەخە ماڵ تاقمەکەی ماڵی فڵانکەس خەوتنەکان تاقمی خەوتنیان ژووری نووسنیان مەتبەخیان ئیتر کێشێ خۆ حەق خۆیانە ئافرەتان بەڵام لە قەدەر توانای پیاوەکە یعنی ئەوە گرنگ نیە گرنگەوەیە دڵی یەکتر زامدار نەکەن گرنگەوەی خۆشەویستەکە تێک نەدەن هەر بۆ ئیزافی قسەکان زۆر جار هاوسەران ینی کێشەیەکیانە بڵێ یان یەکێکیان بێکیانە تۆ خۆ فڵانە کەس نەبووی فڵانە مەسەرەن نمونەی کەسێکی خزمی خۆیانێتەوە فڵانە نەبووی بەراوردێکە ئەم بەراوردکاری غەڵەتە تا چەند زیانە گەێنێ بۆ خێزانە بەراورد نابێ بچکە هەر کەسە لە بیرکردنەوەی خۆی جیاوازە توانای مادی خۆی جیاوازە توانای دارایی خۆی و هەر کەسە بە جۆرێکە یعنی هەر کەسە لە شتێکە دەوڵەمەندە یوایە لە عیلما دەوڵەمەندە یوایە لە پارا دەوڵەمەندە یوایە لە زانست و زان لە ئەدەب و ڕەوشتا دەوڵەمەندە لەبەرەوە دەوڵەمەندی تەنها پارە نییە بەختەوەریش وەڵی ئێستا هەموو شتێکیان بەسێتەوە بە پارە بە مادە بەس وەڵی بەختەوەری من سەرەتای بەرنامەکە باسمان کرد جاران ئێمە نان و ماستاومان دەخوا لە خان و خوڕەکاندا بوون وەڵی زۆر هیلاکومان و بەس دڵمان خۆش بوو هزار خۆزگە بە جاران ساڵەکانی هەشتاکان و هەفتاکان کە تەمەنی گەنجی ئێمە بووە یعنی ئێمە هەموو شتەکانمان بینی بەختەوەری بە پارە نابەسرێتەوە خەڵکەکی زۆر هەیە هەردوو هاوسەر ماستەریان هەیە دکتۆرایان هەیە تەلاقدان و شەڕ و ئاژاوە لە بینیاندا خەڵکەکی زۆر هەیە پارەی زۆری هەیە های لایف دەژیە بەڵام هەراو ئاژاوە هەیە لە بینیاندا بۆ چونکە بەختەوەری لە پارەوە سەرچاوی نەکردەوە بەڵێ دەوڵەمەندی و پارە هۆکارە وەسیلەیەکی باشە بەڵام هەموو شتێک نییە بەختەوەری لەوەدایە کە ئێمە تا چەند ئێمە هاوسەرەکەمان خۆش بوێ خۆشەویستیەکەمان هەبێ بۆی ڕەوشتە جوانەکانیمان خۆش لەوانێ هاوسەرەکە جوانیش نەبێ لەوانەیە ئەو جوانێت چکە نامێنێ بەڵام ڕەوشتەکانیمان خۆش بوێ هەڵسوکەوتەکانمان خۆش بوێ چونکە جوانی تەنها لە دیکۆردا خۆی نبینێتەوە زۆر ئافرەتی دیکۆر جوان هەیە بەڵام وەکو دەڵێ وەکو گوڵی سەرانجوێ لە گوایە پەروەردە نەکراوە بۆ بە باڵا بۆ هاوسەرەکەیشی لەبەر ئەوە جوانی دەموچاو جوانی ڕەوشت جوانی هەڵسوکەوت بۆیە بەڕاستی دەبێ وریابین ئێمە خۆمان بەراورد نەکەین بە خەڵکانیکە خۆمان بەراوردکەین بە خۆمان زۆر باش مامۆستا چەند کەسانێک نانی نێکین بەعام ئەیانویست ئەم پرۆژه یاسایەکە بوو سەبارەت بە تونتیژی خێزانی بێتە ئاراوەی ینی کۆمەڵی بڕگەی تێدا و بۆ نمونە ئەگەر دەمەقاڵەی لە نێو ماڵی دراوسەکە تا بوو تۆ بەخێرا پەیوەندی بکەی بە پۆلیسەوە بێت بەهانایانەوە و کێشەکەیان چارەسەر بکەیان خۆی یەکێکیان دەستگیر بکات یان زۆر ئاسایی بوو بۆ نمونە ئافرەت کچێک لە ماڵەکەی سەعات 12 شەو بێتەوە و باوکو و براو کە سوکاری بۆیان نەبێت قسە بکەنەوە ئەگەر قسە بکەن تووڕە بن لێ ئەو ئەتوانێت شکات بکات لە پۆلیس و خێرا پۆلیس بێن دایک و ئەفو باوکو یاخود براکەیەر کەسێکی ئەمە تا چەند زیان بە خێزان دەگەین لە کۆمەلگای کوردەواریدا تا چەند دەبێتە مای زیان بۆ کۆمەلگا ئەم جۆرە پرۆژە یاسایانە ئەم جۆرە بابەتانە یەکەم شت ئەوانەی کەوە ئەو جۆرە پرۆژە یاسانە دەردەکەن پرۆژە یاسای تێکدانی خێزان ببورن تونند و تیژی هاشتێکی ئەوا دەڵێن ئەمە چەند شتێکی لێ دەخوێندرێتەوە ئەوەی کە ئەندام پەرلەمانە کە یاسا دادەنێ ئەبێ پێش هەموو شتێک زۆر شارەزا بێ پسپۆڕ بێ لە بواری قانونی و شەرعی یعنی خەریجی خەڵک بزانن کێ هەڵەبژێرن خەریجی شەریعە بێ یان خەریجی یاسا بێ ئەمە زۆر مهمە یعنی ئێستا بۆ نمونە من بێنن بڵێ مامۆستا با بچین لە وەزارەتی کارەبا هەندێک مەشوەرەتێکت پێ بکەین مەسەلەی مەحاویلەکان و فۆڵدەر ئەوانەی کە هەیە هیچی لێ نازانن بۆ چکە پسپۆڕ نیمتە خەڵکانێکیش دەسێت بەڵێ ئەندام پەرلەمانە ڕێزمان بۆی هەیە و هەڵبژێردرا و حەسانەی هەیە و پارەی چاک بەڵام ئایا پسپۆڕ لە میشەیە ئایا ئەوەی کەوا یان ئەوە تا حیزب ئاڕاستی کردووە ئاخر لەبێ ئیسان لە خوا بترسێ وجدانی خۆتان مرتاحکەن ئەمە ببێتە یاسا یعنی بەڕاستی ئایا ئەمە چاکسادی دروستەکان ئاژاوی بەدوادادێ یعنی بەڕاستی لە ناو عشاعری خۆماندا لە ناو خەڵکی خۆماندا ئێمە کوردین ژن محکەمەم لێ بگرێ لەوانەیە کابرا تەلاقیەدا کۆمەلگامان کولتوری وایە ژنێک ئەوا لێت ڕاست بێتەوە بە کەڵکی ژنومێرداتی نایە خۆشەویستەکە نامێنێ ئەوە چێشەیە جا من هەموو ڕۆژێ پۆلیس بگاتە ماڵ بوو نەتوانم زلەی لە مناڵەکەم دەبوو زلەی تەئدیبی هەیە و خۆ مناڵ عنی قەت دایک و باو بە دەگمەن دوژمنی مناڵی خۆی نیە جەرگمە وەڵای منداڵی خۆم لەم کەس خۆش دێ
زلیکشی لێدن ئەوە تەدیبیە ئەمە نەتوانم بۆ تەمەکردنە بۆ پەروەردەکردنە ئەی بۆ تەربەی جاران زیرەکتر بوون لە ئێستا تەلەبەکە دەماچەی پێ و مۆبایلی پێ و شەرمە مامۆستا ناکە و حسابی بۆ ناکە و دەیەکە مامۆستا تۆزە توندیی هەبێت توندیی پەروەردەیی تەلەبە شەرمی لێ بکە وەڵای لێ وەردەگرێ یعنی بەڕاستی ئێمەش ئەو چەند مادەی کە هێشتا لە ناو پرۆژە یاساکەدا ماوە ئەمە بەڕاستی بە هیچ جۆرێک لەگەڵ واقعی کوردەواری ئێمە ناگونجێ و ئاژاوەی بەدوادادێ و دادوەرە بەڕێزەکانیش دەزانن بەڵام کێشی ئێمە ئەمڕۆ ئەوەی لە وڵاتی ئێمەدا ئیش بە عیلم و عەقڵ ناکرێ ئەمڕۆ حیزبایەتی حیزب لەسەرەوە بڕیارماندا ماس ڕەشە پیاو نێ بڵێ سپیە ئەگە وایە گوت بڵێ سپی یەکسەر لە بابەوە خیانەتی کردووە ئیتر حیزب دەڵێ هەمووتان دەنگ دەدەن بەو پرۆژە یاسا ئەخدی تۆگە پسپۆڕ بی یەکەم لە خواترز بی دووەم پسپۆڕ بی لە ئیشەکە لە بواری یاسا و شەریعەدا شارەزابی ئەو کاتی ئەزانی خۆ ئێمە لە خوا چاتر نازانین نەعوذ بالله هو ئەعلەم بیکم خوا چاتر دەزانی کاکە باشە وەڵڵی ئێمەش بڕۆمان بە پیاو سالاری بەڵام بڕۆژمە بژن سالاریش نییە بڕۆمە بە بناڵ سالاریش نییە یان ئێستا خەڵکێک بەردەم کچەکانی حاڵی شڕە بۆچکە پەروەردە نەکراوە لە کۆنتڕۆل دەرچوە پەروەردە ناکرێ ئەنجا ناشکری ئەو بڵێ سیرە بڵێ پیاس هەنی خێزان ئەوە بڕێوە ناچێت پیا و بەڕێوەبەری ماڵە پیا و قورئان پێمان دەفەرمێ وعاشروهن بالمعروف لەگەڵ خێزانەکانتان باش بن بە خێزانەکانی دەفەرمودا ڕێگوێڕایاڵی پیاوەکانتان بکەن بەڵام لەشتی شەرعیدا ئیترەکە ئاوا بوو ئەو کاتە بەختەوەری و خۆشی دەبێت بەڵام ئەو بڵێ سیر ئەو بڵێ پیاس هەردوو لە ئاگر بن دەسووتێ مناڵیشتیا دەبێتە قوربانی بۆیە بەڕاستی هەر مادەیەک هەر بڕگەیەک لەگەڵ شەریعەتی ئیسلامدا تێک نەکاتەوە ئێمە سەرتاپای ڕەت دەکەینەوە وەکو زانایانی ئیسلامی وەکو موسڵمان وەکو مەلا ئەچی سەرشانمانە ئێمە بەرگری لە دینەکەی خۆمان دەکەین لە هەر بوارێکدا بێت هەر بڕگە و مادەیەکی یاسایی کە مخالیفی شەریعەتی ئیسلام بێت مخالیفی قورئان و سنەت بێت ئەمن لێی بەریمە و هەموو زانایانی ئیسلامیش ڕەتی دەکەنەوە لە ئەلفەوە تایە زۆر سوپاس دەستەکان خۆش بە مامۆستای بەڕێز بەختەوەری خەزانی بابەتێک کە زۆر لەوە زیاتر مادوومان کردی مامۆستایان داگیرەکە تۆ پێویستمان پێیەتی زیاتر قسەی لەسەر پێیان حەزەتمان نەیەوە هیوادارین ئینشاءڵڵا لەخوای گەورە دەپاڕینەوە خێزانەکان بەختەوەر بن دووبارەی دەکەینەوە بەختەوەریش یەکەم شت لە خواترسان پاشان خۆشەویستی پاشان خۆنەویستی لە یەکتر تێگەیشتن لە یەک لە بیان و مەبن ژیان زۆر کورتە و بە خێرایی تێدەپەڕێ هەندێک مشکیلەش بە کات چارەسەر دەبێ بەس سەبرتان هەبێ بە هیوای بەختەوەری خێزانەکان یەخوا بەخێربەی مامۆستا ئەحمەد قامیشی زانای بەخێربەی یاخوای گەورە پەداشە باتەوە بەڵازان و خۆشەویستان هەر پێوەست بم بابەتەی ئەم تەوەرێمان لە بەردە قارەمان پانێڵێک سەبارەت بە خێزانی بەختەوەر بنیادنانی خێزانێکی بەهێز بەڕێوە چۆپێکەوە بینەری ئەو پانێڵە دەبین ئەوانەی کە دینداریش سەلماندویانە کە کردەوەی چاک ئینسان ئاسووداکە ئەمڕۆ وە سەلماوە ئەگەر ئینسان کردەوەی چاک ئەنجامدا ئیمانداریش نەبێ پێی ئاسوودا بێ هەرچی کردەوەی خراپ ئەنجامدا ئەگەر ئیمانداریش بێ نائاسوودا بێ بەختەوەر نابێت دڵی ژەنگەکە بە کەڵک نایە لەبەرەوە فەرمێ هەر کەس لە ئێوە کردەوەی چاک بکە و لەسەر ئەساسی باوەڕ بیکە فەرمێ لەنوحیەنەوە حەیاتن طەیبە ژیانێکی زۆر ئاسوودە و ئارام و بەختەوەری پێبەخشین ژیانێکی باشی پێبەخشین ئەو کەسانە سەرەتا دەستخۆشی لە ئەنجومەنی بەردە قارەمانەکەم کە بۆ ڕخستنی ئەم کۆڕە کە لە ئێستادا زۆر گرنگە ئەم کۆڕە ئەنجام بدرێت لە کاتێکە کە چەندین یعنی شت هەیە کە بەلا ڕێمانە ئاباد هیوادارم هەر بەردەوام بن زۆر سوودی هەیە بۆمان زۆر سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ ماندوو بوون یعنی زۆر سوودمان لێ بینی و هیوادارم هەر بەردەوام بن بە ناوی تراوە کۆڕ بکەن دەستخۆشییان لێەکەین بۆم کۆڕکۆبووناوەە هیوادارین بەردەوام بین ئێمە خۆمان و ماڵ و مناڵمان زۆر ئیسفادەی لێەکەین لەم کۆڕکۆبوونەوە زۆر سوپاسیانەکەین کە کاتی خۆیانە بەخشم بە ئێمە یعنی بەوانەوە سەرکەوتون زۆر ئیسفادەمان لە وشەکان یەک بە یەکی وشەکانیان کردو زۆر سوپاسیان لێەکەین دەستخۆشییان لێەکەین وڵی دەستخۆشی ئەم کۆڕەتان لێەکەم بەڕاستی زۆر کۆڕێکی باشە و بەدڵمانە هیوادارین لە مانگەکە 2000 بۆ 3000 ئەم کۆڕە بەسری لەبەرەوەی ئیسفادەی زۆرە خەڵکەکە بابەرە پێشبوون بڕوە لەبەر ئەوە کچمان کوڕمان بابەرە پێشبوون بڕوە با دینی ئیسلام زیاتر بێ
بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵین بە ئەم کۆڕ دەستخۆشیتان لەکەم زۆر سپاستانەکەم. پێویستمان بەڕاستی بەم جۆرە کۆرانەیە هەموو مانگی جارێک پێویستمان بە کۆڕێکە. بەڕاستی سپاسی مامۆستاکانەکەین کە هەموو مانگێک کۆڕێکمان بۆ بەسن و هیوادارم لەم خوشکە بەڕێزانە و لەم برایانە هەموو جارێ سەردانی ئەم بنکەیە بکەن و کۆڕەکەمان قەڵباڵغکەن هیوادارین کۆڕەکەمان کۆڕێکی گەورەتری لێ بکەوێتەوە و هیوادارین هەموو کاتێک مامۆستا بەڕێزانە وتار و دەرز بەردەوام بێ لەم بنکەیە. ئەمە گرنگترینە ئینشاءڵڵا ئەگەر ئێمە بمانەوێ وەکو خێزانێکی ئیسلام دۆست وەکو خێزانانێکی ئیسلامی وەکو خێزانێکی خاوەن مەبدە هەوڵ بدەین پارێزگاری لەو خێزانە پڕبەهانەی خۆمان بکەین بۆ ئەوەی ئەو فیتنەیە کە بەڕاستی ڕووی لە هەرێممان کردووە ئینشاءڵڵا بەر ڕۆڵە و جگەرگۆشە و خێزانەکانی ئێمە نەکەوێ. سوپاس بۆ ڕەب العالەمین بە پێی داتاکان کەمترین کێشە ڕووی لە خێزانە ئیسلامیەکان کردووە لە پەنجەی دەست دەرناچن. بەڵێ ئێمە وەکو ئەنجومەنی بەردەقارەمانی کۆمەڵی دادگەری بەڕاستی لە سەردەمانێکی زۆر زووە ئەتوانم بڵێم لە ساڵی 90ەکانەوە لەگەڵ دامەزراندی ئەم سەحوەیە سوپاس بۆ خوای گەورە ئەم جۆرە کۆڕانەمان هەیە. اینجا هەر سەردەمە و هەر کاتە و بەپێی زەرورەتی کۆمەلگاکەی خۆمان بەپێی زەرورەتی قۆناغەکە خەڵکی چی پێویستە ئێمە لەگەڵ ئەو ریتمەیان ڕۆشتین بەڕاستی. ئێستا وەکو ئاشکرا لە لای هەمووتان هەوڵێک هەیە بۆ تێکدانی خێزانەکانمان بەڕاستی ئەو یاسا و قانونانی کە لە وڵاتە ئەوروپیەکان و لە وڵاتە ڕۆژئاوایەکانەوە ئێکسپایر بووە ئەیانەوێ بێنن بیسەپێنن بەسەر خێزانەکانی ئێمەیە. دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان. ئەمڕۆ ڕۆژی گیانی گەشت و گوزارە لە تەواوییان پانێڵ و کۆڕ و بابەتی جیاوازڕێک دەخرێت بە ئامانجەوەی کە زیاتر گرنگی بدرێت بەم کەرتە لە هەموو جیاندا لە 7 ملیار مرۆڤدا ساڵانە ملیارێک مرۆڤ گەشتیاری دەکەن و لە سەدادی داهاتی جیهان لە بواری گەشتیاریدا سرف دەکرێت وە بەشێک لە وڵاتان پشت بە گەشتیاری دەبەستن بۆ داهاتی وڵاتەکەیان و بۆ بەرزکردنەوەی باری ئابووری وڵاتەکەیان. لەم ڕۆژەدا دەپرسیم زانی لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی بەم کەرتە درراوە تا چەند واکراوە کە هاوڵاتیانی دیکە کەسانی دیکە بێنە نێو هەرێمی کوردستان و بتوانێت لەو ڕێگەی و سەرمایەک بۆ ئەم وڵاتە بێتە ئاراوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەو بارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک گۆران قادر لێ پسرایی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی. کاک گۆران گیان سڵای خوارد لێ سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ سڵای خوا لە هەموو لایەک و لە جەنابیشتان لە بینەرانی ئازیز. سپاس بۆ ئێوەش بۆ گەاندنی دەنجی ئەمە لەم دەرفەتەیە. سپاس. کاک گۆران لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی درراوە بە کەرتی گەشت و گوزار تا چەند ئەم بابەتە گرنگی پێدەدرێت و هەوڵ دەدرێت کەسانی دیکە کەسانی بیانی بێنە نێو هەرێمی کوردستانەوە زیاتر پەرە بە کەرتی گەشت و گوزاری بدرێت. باڵێ سەرتا بە ناوی خۆتان ئەزانن کە پێشتر لەگەڵ دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵ 1992 یەکێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بریتی بووە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و هەموو کات بەپێی قۆناغەکان هەوڵی جدی دراوە و ئێستاش گەشتوتە ئەو حاڵەتەی کە ئێمە ئەتوانین بە دوو قۆناغجێ بکەینەوە 92 تاکو 2023 و لە دوای 2023 زیاتر هەست بە گەشەکردنێکی زیاتر و خێرا کراوە لەم بوارەیە هەتاکو ئێستا کە ساڵی 2022 و بەپێی ئامارەکان وا دەردەخەن کە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ گەشتیاران و سەردانیکەرانی هەرێمی کوردستان و شارە جیاوازەکان
گەشتیارەکانی هەرێمی کوردستان زیاتر دەبێت و بنکە گەشتیارەکان ژمارەیان زیاتر دەبێت بە تەواوی جۆرەکانیانەوە بنکە جیاوازەکان کە چالاکی گەشتیاری جۆرە جۆریان هەیە ژماریان لە زیاتردایە و ساڵانە مۆڵەتی زیاتر دەردەهێنرێت لە بەڕێبەتی گشتیەکەمان بەڕێبەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و هەمیشە ئێمە لە هەوڵدان بەپێ ڕێنمایەکانی وەزارەت و دەستەی گشتی و بە سەرپەرشتی خودی بەڕێوەری گشتی کاک عەلی ڕەوف سەرجەم ئەو ڕێنمایی و ئەو چالاکیانەی کە لە بەڕێوەتی گشتی گەشت و گوزار ئەنجامەدرێن خراوەتە خزمەتی شاری سلێمانی و گەشتیارانی شاری سلێمانی و میوانانی بەڕێزی شاری سلێمانیەوە. زۆر باشەکە گۆران ئەو خزمەت گوزاریانە و ئەو سەربسانی کە پێشکەشی میوانان و گەشتیارانەکرێت کە دێنە هەرێمی کوردستان و شاری سلێمانیەوە کوالیتیان چۆنە داچەنێ گەشتاران و میوانان لەیان ڕازین. سپاس بۆ ئێوە خاتونی عزیز ئێمە لە شاری سلێمانێگە جەنابتان هەستان پێ بکرێ پۆلێنی گەشت و گوزاری هەیە بۆ بنکە گەشتیاریەکان واتە ئێمە لە بنکەی یەک ئەستێرە و هەمانە هەتاکو و دەگاتە بنکەی 5 ئەستێرە واتە پلەی نایاب و کوالەتەکان بەوە جا دەکرێنەوە وەکەتی تایبەت و گشتی هەردووچیان هەوڵی زۆر جدیان داوە و هاتنی ڕێژەی زۆری گەشتیاران و بەردەوام زیادبوونی ئەو گەشتیارانە لە ڕۆژەکانی ساڵدا بۆ شاری سلێمانی و بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان دەرخەری ئەو ڕاستیان کە خزمەت گوزاریەکان لە ئاستێکی بەرز و باڵادا پێشکەش دەکرێت ئەگەروانە بێ گەشتیار ناتوانێت سەردانی شوێنێک بکە کە پێشتر خزمەتێکی ئەوتۆ یاخود خزمەت گوزاری باشی پێشکەش نەکرابێ هاتنی بە لێشاوی ئەم گەشتیارانە بۆ شارەکەمان ئەوە دەردەخا کە ئاستی خزمەتکردن لە ئاستی پێویستایە و هەمیشە هەوڵ دەدرێت بۆی ئەو ئاستە باڵاتر بکرێتەوە تاکو ئێمە بتوانین ژمارەیەکی زیاتر و ڕێژەیەکی زیاتر گەشتیاری جیهانی یاخود گەشتیار لە وڵاتانی دراوسێەوە یاخود گەشتیارانی ناوخۆی عێراق یاخود ناوخۆی هەرێمی کوردستان ڕوو لە شاری سلێمانی بکەن بۆ ئەوی بتوانین ئەم هاتنەی ئەوان بکەینە دەرفەتێک بۆ باشترکردنی بژێوی کۆمەڵێکی زۆر لە خەڵکانی ناو شاری سلێمانی لە کەتی تایبەت کە ئیشراف و سەرپەرشتی بنکە گەشتیارەکانەکە. کاگۆران لە زۆرێک لە وڵاتان کە پشت بە کەرتی گەشت و گوزاری دەبەستن بۆ داهاتی وڵاتەکەیان ئەو پارەی کە لە کەرتی گەشت و گوزاردا دەستیان دەکەوێت یەکسەری بەکاری دێنەوە یاخود دەیخەنەوە خزمەتی بواری کەرتی گەشت و گوزاری یاخود خزمەتی زیاتری پێ دەکەن بۆ وڵاتەکەیان لە بواری ئەو شوێنانەی کە کەرتی گەشت و گوزاری تێدا لە هەرێمی کوردستاندا ئەمە تا چەند پەیڕەو دەکرێت ئەو داهاتی کە لە ڕێگەی گەشت و گوزاری و دەست دەکەوێت تا چەند دەبێتە هۆیەوەی کە دووبارە بەکاربێنێتەوە بۆ خزمەتکردنی بابەت و کەرتی گەشت و گوزاری. بەڵێ بەڕێوەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی وەک بەڕێوەتێکی سەربەدەستەی گشتی و وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داهاتانەی کە ئێمە دەستمان دەکەوێت کۆ دەکرێتەوە و دەچێتەوە لای خەزێنەی گەنجینەی دەوڵەت و دواتر خۆیان بەپێی پلان و بەپێی ئەو نەخشە ڕێگا و نەخشە سازی کە بۆیان کردووە دووبارە دابەش دەبێتەوە و دەچێتەوە خزمەتی هەموو کەرتەکان و کەرتی گەشتیاریشە لەناو ئەو کەرتانەدا بێگومان. زۆر باشە کاگۆران بڕیار وایە یاخود بەرنامە ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار بەرنامەتان هەیە کە لە داهاتوودا چۆن پەرەبەن بەلایەنی گەشت و گوزار لە سلێمانی بەتایبەت و هەرێمی کوردستانیش بەگشتی؟ بەڵێ جەنابتان ئاگادارن کە شاری سلێمانی بنکە گەشتیارەکانی کە من ئەڵەن ببورن کە ئەڵەن بنکەی گەشتیاری واتە سەرجەم ئەو شوێنانەی کە چالاکی گەشتیاریان تێ ئەنجامەدرێ وەکو هۆتێل و مۆتێل و ڕێستورانت و کافێ و سەیرانگا و هەوارگە و هەموو ئەو شوێنە جۆرە و جۆرانەی تر کە گەشتیار بە مەبەستی بینین و سەردانیکردنیان دێ بۆ شارە خۆشەویستەکەمان شاری سلێمانی ئەم بنکانە سەرجەمیان لە خزمەتی هاوڵاتیان و گەشتیاران و ئێمە بنکەکانمان جۆرا و جۆرن چالاکیەکانمان جۆرا و جۆرن هەندێک لە گەشتیاران بۆ بەسەربردننی کاتەکانیان دێن هەندێکیان خۆتان نەزانین گەشتیاری جۆری هەیە با بڵێن گەشت و گوزار زۆر جۆری هەیە بۆ هەر یەکێک لەو جۆرانە هەر کەسێک ڕوو کاتە شاری سلێمانی بێگومان ئەو خزمەت گوزاریانەی کە ئەیبینێ پێشکەشی ئەکرێت لە هەموو ئەو شوێنانەیە کە تایبەتن بە
پێشکەشکردنی چالاکیە گەشت و گوزاریەکان واتە سەرجەم بنکە گەشت و گوزاریەکانی ناوشاری سلێمانی. ئێوە تا چەند ئاگاداری نرخەکانن لە سلێمانی و لەو شوێنە گەشتیارانی کە لە دەوروبەری سلێمانیدان زۆر جار لەوانەیە گلەی و گازندێەوە بکرێت کە هەندێک شوێن نرخەکانی زۆر زیادە ئێوە چۆن کۆنتترۆلی ئەوەکەن ئایا لە دەسەڵاتی ئێوەدایە دیاریکردنی نرخەکان؟ بە پێی ڕێنمایەکانی گەشت و گوزار ئێمە با بڵێن نرخاندنێکی سەرەکی کراوە بۆ ئەو جێگا و شوێنانەی کە چالاکی و خزمەتگوزاری گەشت و گوزاریان لێ لە بنکە گەشت و گوزاریەکاندا، بەڵام هەر بە پێی یاسا و ڕێنمایەکان لە هەندێک وەرزی تایبەتە لە مەوسمی تایبەتی گەشت و گوزاردا ئەم شوێنانە هەر بە پێی یاسا و ڕێنمایەکان بۆیان هەیە تا ڕێژەیەک نرخەکانیان بەرز بکەنەوە بە پێی یاسا. بەڵام ئەو نرخانەی کە ئێستا پەیڕەو کراوە نرخێکن کە باشن لەگەڵ با بڵێن لەگەڵ ئێستەی ژیانکردن و لەگەڵ ئێستەی ئامی بازار و خۆتان ئەزانن کە 1-2 ساڵە هەندێک لە کاڵا و شتومەکەکان بە تایبەتی خواردنەوەی و هەندێک بواری توش نرخەکانیان بە جیهانی واتە لە تەواوی جیهاندا نرخەکانیان بەرە دەرزبوونەوە ڕۆشتون. هەرێمی کوردستانیش بەشێکە لەم سیستەمە جیهانیە و لێرەشدا ئێمە هەست بە بەرزبوونەوەی نرخەکانەکەین، بەڵام نەگەشتۆتە ڕادەیەکی ئەوتۆ کە کەسێک سکاڵا بکە لە بەڕێوەیەتی گشتی گەشت و گوزار. بەڵێ. زۆر باشەکە گۆران لە ئێستایا دەرچووکی زۆرمان هەیە کە دەرچووی بەشی گەشت و گوزار ئێوە وەکو خۆتان هەوڵتان داوە هیچ هەلێکی دامەزراندن بۆ ئەم دەرچوانە دەستەبەر بکەن و هەوڵی دۆزینەوەی کاریان بۆ بدەن؟ بەڵێ بێگومان بە پێی ڕێنمایەکانی شاتووە کە ئێمە ئێستا لە هەوڵی جددی داین لە کاتی نوێکردنەوە یاخود بەخشینی هەر مۆڵەتێکی گەشت و گوزاری بۆ هەر شوێنێک لە هەماهەنگی لەگەڵ کەفی تایبەت بکرێەوە بە پێی ڕێنمایەکانی دەستەی گشتی ئێمە ئامانجمان ئەوەیە کە ڕێژەیەک لە دەرچوانی ئامادەیەکانی گەشت و گوزار یاخود پەیمانگاکان یاخود کۆلیجەکان بخەینە سەرکار لەو شوێنانەدا کە ئەمە سوودێکی دوولایانەی هەیە هەم بۆ ئەو دەرچوانەی کە تا ئێستا فرسەتی کارکردنیان دەست نەکەوتووە هەم بۆ ئەو خاوەن مۆڵەت و شوێنە گەشتیارانەی کە ئەیانەوێ کەسێکی شارەزا لە بواری گەشتیاری لە شوێنەکانیاندا ئیش بکە. ئێمە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە چەند گروپێکمان هەیە کە گەشتیارانی با بڵێن کە دەرچوانی گەشت و گوزاری بەڕێز لەوێدا ئەندامن لە هەر شوێن و جێگەیەک هەلێکی کار هەبێ لە ڕێگەی بەشی ڕاگەاندنی بەڕێبراتیەکەمانە لەو گروپانە ئەو هەلیکارانە بۆ ئەو دەرچوانە بڵاو ئەکرێتەوە و ئەوانیش بەپی گونجاویان بۆ کارەکە یاخود بەپی ڕەخبەتیان لە هەر کارێک خۆیان ئەتوانن دواتر پەیوەندی ببەستن لەگەڵ خاوەنی ئەو شوێنانەی کە هەلی کارەکەی ڕاگەاندووە. ئێمە توانیمانە بینە بەستەرێک یاخود نێوەندێک بۆ ئەوەی ئەو هەم دەرچوانی گەشت و گوزاری و هەم خاوەن بنکە گەشتیارەکان وانەی کە پێویستیان بە دەستی کاری گەشت و گوزاری هەیە ئەو دوانە بگەێنینەیەک و بینە حەلقەیەکی وەسڵ لە بینیانە و هەوڵەکانیشمان بەردەوام و هەوڵی جدیشمان هەیە. زۆر باشەکە گۆران چی بکرێت کە زیاتر ئەم کەرتە بژانەوەی زیاتر بە خۆیەوە ببینێت و حکوومەت و لانە پەیوەنددارەکان زیاتر گرنگی پێ بدرێت؟ دەکرێت بڵێن ئایا پلانێکگەیە یاخود چی دیکە هەیە تاوەکو زیاتر پەرە بەم کەرتە بدرێت؟ بێگومان پلان هەیە، پلانی ساڵانە هەیە کە لە دەستەوەدا ڕێژراوە و ئەنجومەنی وەزیران ڕێنمایی پێدەرکردووە. ئێمە لە هەوڵی جێبەجێکردنی ئەو پلانانەداین و ڕۆژانەش لە کاتی ئیشکردندا هەر بیرۆکەیەک یاخود هەرچ تێبینیەکمان هەبێت لە ڕێگەی بەڕێز بەڕێبەری گشتیەوە تۆمارەکرێ و دواتریش بەرزەکرێتەوە بۆ دەستەوە بۆ وەزارەت بۆ ئەوەی کاری جدی لەسەر بکەن و بێگومان ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە بتوانین گەشت و گوزار بە پیشەسازی بکرێ یاخود سناعەتی سیاحە لە هەرێمی کوردستانی جاسەر هەڵبداوە ببێ بە پیشەیە کە هاوڵاتیانی خۆشەویست یاخود خاوەن بنکە گەشتیاریەکان یا ئەو کەسانی کە سەرمایە گوزاری و بەرهێنانیان کردووە لە بواری گەشت و گوزاریدا بتوانن لە ڕێگەی چالاکیەکانی خۆیانەوە قازانجێکی زۆر باش بکەن و خزمەتێکی زۆر باشیش پێشکەش بە گەشتیاران و بە میوانانی ئەم شارە بەڕێزەوە هەرێمە خۆشەویستە بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز کە گۆران قادر لە پشتراوی ڕاگەیانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی. سپاس بۆ زانیارەکان کە لەگەڵمانە بوویت. بڵازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێ. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دوبارە سڵاتانێ بە دازان و خۆشەویستان لە کەلار دوو گەنج هاوسەرگیریان کردو و ئاهەنگی مارەبڕینەکەیان بردوتە نێو مزگەوت کە مەش کولتورێکی جوانە و هەم کۆبوونەوەیەکی زۆر جوانە لە نێو کولتور و کۆمەڵایەتی لە نێو کوردیدا. پێکۆبینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیەوە. بەڵێ دیارە ئەو ڤیدیۆمان لێسەدا ئامادە نییە سەنا تەوەری تەوەری سێم بەرنامەکەمان بەڵێ بینەرانی عزیز لە تەوەری سێماوەکو سەرتاش ئاماژەمان پێکرد قسەیەکەین لەسەر ڕۆڵی مامۆستا لە پەروەردەکردنی قوتابیە تا چەندێک گرنگە مامۆستا خۆی تەرخام بکە بۆ پەروەردەکردنی قوتابیەکەی و تا چەند ڕۆڵێکی ئیجابیانە بگەێڕە لەم پەروەردەکردن و لەم پرۆسەیە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هێدی سعیدمان کردووە ڕاهێنەری پەروەردەیی و دەچینە لای گفتوگۆکانمان دەست پێکەین. مامۆستا زۆر بەخێر بن. سەرەتا لەوە دەست پێکەم بۆچی لەگەڵ فێربوونە پەروەردەش گرنگە؟ هەمیشاڵین پەروەردە و فێربوون پەروەردە ئەنجا فێربوون. دەست خۆش بێ سەرەتا بنای خۆی گەورە میهرەبان سوپاس بۆ پێیان سوپاس بۆم دەرفەتە. طبعاً پەروەردەکردن لەگەڵ فێربووندا دوو چەمکی پێکەوەن کە ناتوانین وەکو دوو تایترازووە کە ناتوانین بێکەوە کاریان پێ بکەین هەردووچان بێکەوە گرنگن. بەڵام لێرەدا من زیاتر دەمەوێتیشی بخەمە سەر بابەتی پەروەردەکردنەکە نەک فێربوونەکە. فێربوونەکە بابەتێکی یەکجار گرنگە بەڵام ئەوەی کە منەوە ڕقسەی لەسەر دەکەم زیاتر پەروەردەکردنەکەیە. ئەم پەروەردەکردنە زۆر گرنگە بەڵێ وەکو گرنگی ئایا ڕۆڵی چێ دەتوانێت ئەمڕۆ لە سەرەکە ببینێت لە پەروەردەکردنی فێرخوازەکانمان لە سلکی پەروەردە و لە ناو هۆڵەکانی خوێندندا. پێم وایە بە دەرەجەیەک خاڵی یەکەم ئەرکی سەرشانی مامۆستا بتوانین ئەم پەروەردە جوانی فێرخوازەکانمان بکات. چونکە ڕۆڵ و گرنگی مامۆستا
بە تایبەت بۆ ژیان و بە تایبەتتر بۆ ناو هۆڵەکانی خوێندن زۆر گرنگە ئەگەر دیقەتێک بدەین سەیری ژیانی مامۆستا بکەین چ ڕۆڵێکی هەیە لە ژیاندا طبعا مامۆستا گەورەترین ڕۆڵ دەبینی لە ژیانی مرۆڤایەتیدا بەگشتی بە تایبەت لە پەروەردەکردنی منداڵەکانمان بۆ چونکە ئەم مامۆستایە دەتوانین بڵێن یەکێک لە هەرە ڕۆڵە گرنگەکانی ئەوەی کە کاریگەرترین ڕۆڵی پەروەردە دەبینێ کاریگەرترین واتە ئەکتەرە لە ناو ڕۆڵی پەروەردەدا بۆچی بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان ئەگەر دیقەت بدەین لە ژیانی مامۆستادا بۆمان دەردەکەوێت مامۆستا بۆچی کاریگەرترین ڕۆڵ دەبینێت لە پەروەردەکردنی منداڵەکانمان چونکە لەوانەیە ئێمەمانان ئەوانەی کە خێزاندار و منداڵیان هەیە زیاتر بەرکەوتنیان لەگەڵ منداڵەکانی خۆیان هەیە ئەو فێربوون و پەروەردەکردنێکی باوک دیدا بۆ تەلەبەکەی خۆی بۆ منداڵەکەی خۆی لەوانەیە بەم شێوەیە ناتوانێت بۆ چونکە زیاتر بەرکەوتنی هەیە و لەوانێن بتوانێت ئەم شەر مشکۆیی کە لە بینی مامۆستا و تەلەبەدا هەیە بەڵام لە بینی باوک و منداڵەکەی خۆیان نامێنێتەوە بەڵام مامۆستا لێرە بەڵێ مامۆستا لێرە جوانترین ئەدا دەکات بۆی بتوانێت ئەم ڕۆڵی خۆی بگێنە بە پەروەردەکەی بە منداڵەکەی خۆی بە فێرخوازەکەی خۆی نمونەی زۆر زیندومان هەیە لەو بابەتەدا جاری وایە من و تۆ کە وەکو باوکی یان وەکو دایکە کە مامەڵەی لەگەڵ منداڵەکانی خۆمان دەکەین زۆر جار پێیان دەڵێن ڕۆڵەکەم ئەم کارە مەکە یاخود ئەم کارە بکە زۆر جار بۆ واسێنان لە کارێک دەبێت زۆر جار شتەکەی لە دووبارەکەیەوە یاخود کۆمەڵێک ڕێکا بگریە بەر تا بتوانانی ئەم شتەی لێ مەمنوعەکەی یاخود بۆ پاڵپشتیکردن و بۆ هاندان بۆ کارە زۆر جار دەبێت تەکیدی لێ بکەیەوە بەڵام ئەگەر ببینین و خوێندن بێتمانەوە یان لە ژیانی ڕۆژانەی خۆماندا وەکو نمونەیەک بێتە بەرچاومان زۆر جار دەبینین منداڵەکانی خۆمان ئەوەی کە ئێمەمانان بە چەند ساڵە خەریکین لەگەڵی بە 1 ساڵ تا 6 ساڵی خەریکین پەروەردەی دەکەین و فێری دەکەین ئەو لەوانەیە لە ڕۆژێکدا بتوانێت لە مامۆستاکەی خۆی داوەری بگرێت نەک لە ڕۆژێکدا لەوانەیە لە چەند چرکە ساتێکی کەمدا مامۆستاکەی ئەو ئاماژگاری دەکات ڕۆڵەکەم بیکە جێبەجێ دەکات نمونەیەکی ژیانی خۆم منداڵەکەی خۆم من زۆر جار پێم دەگوت ڕۆڵەکەم دەبێت دام بشۆی دەبێت دەست بشۆی دەبێت ئەوە بکەیت شتەکانی دەکردن بەڵام بینی باوک و کوڕ زیاتر بینێکە کە لەوانەیە ئەوەندە ئیجباری لەسەرکەی تا بتوانێت منداڵەکەی خۆت بە جوانی پەروەردە بکەی ئەو کارە بکە بەڵام ڕۆژێک منداڵەکەم هاتەوە ما تەماشا دەکەم یەکسەر دەستەکانی شت و ددانەکانی شت تەمڕۆڵەکەمەوە بۆ تێڵە بابە مامۆستاکەمان پێگوتوین دەبێت ددانەکانیشمان بشۆین دەستەکانیشمان لەوە بۆم دەرکەوت مامۆستا کاریگەریەکی زۆر دەبینێت لەسەر فێرخوازدا زۆر جار لە دایک باوک زیاتریش زۆر زیاتر مامۆستایکی برادر باسی و بابەتەی کرد کوتی من منداڵەکەم پێم دەگوت ڕۆڵەکەم کە هاتی ما سەلام کە دیگو ئەوەندە خەریکی بم کە ڕۆژێک هاتەوە سەلامی کردم ئافرین دەست خۆش ئەوە چی فێری کردی وەڵا باوکە مامۆستاکەم لە مەکتەب ڕۆ پێ گوتم کەوابوو کاریگەرترین ڕۆڵی پەروەردە مامۆستا دەیبینێ بۆیە زۆر گرنگە مامۆستا لەگەڵ فێرکردن کار لەسەر پەروەردەکردنەکەش زۆر باشە مامۆستا لەم سەردەمی ئێستاماندا و دەزانین تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و ینی بەداخەوە لە نێو هەموو ماڵێکاندا ئەنتەرنێت بوونی هەیە لەم جەنجاڵی ژیاندا بۆ گرنگە لە کۆمەلگای ئێمەدا هاوشانی فێربوون پەروەردە زیاتر جەختی لەسەر بکرێتەوە بڕاوکە لەوانێ زۆر جار خێزانەکان ئەوەندە جەخت لەسەر پەروەردەکردنەکە دەکەنەوە لەوانێت زۆر لەسەر فێرکردنەکە نەکەنەوە کاردووکیان هاوسەنگ یەکتر و پێکەوە پێویستە گرنگیان پێ بدرێت خۆی دەست خۆش بێت بۆچی ناتوانین وەکو پێویست ئەو ئەرکی کە لەسەر شانمانە وەکو چ مامۆستا چ حکومەت چ دایک و باوک چ خودی فێرخوازەکە بتوانێت ئەم ڕۆڵی پەروەردەکردن وەربگرێت من تشکی خەم خاڵ دەخەمە سەر ئەوەی کە چ هۆکارێک وا دەکات چ جەنجاڵیەکی ژیان وا دەکات ئەم فێرخوازە لەم هەموو جەنجاڵی دنیا و لە هەموو جەنجاڵی سۆشیال میدیا و بەکارانی سۆشیال میدیا بتوانێت دوورکەوێتەوە لە وەرگرتنی پەروەردەیەکی جوان و دروست پێم وایە بە خاڵی یەکەم بە جەوهری لێرەدا حکومەت کاریگەری زۆر بەجێدێڵێت جا حکومەت لێرەدا ئەم حکومەتە بە کاریگەری بە باش و بەخراپ بەڵام ئەوی کە ئێستا دەیبینین پێم وایە زۆرترین جار کاریگەری سلبیەکان زیاتر بەدی دەکەین چونکە ئەم حکومەتە نهاتەوە وەکو پێویست ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ بکات بۆ پێگەیاندن و تێگەاندنی ڕۆڵەکانمان لە بواری پەروەردەدا جگە لە فێرکردندا دومیان دایک و باوک کاریگەریەکی یەکجار زۆرانەیە دواتر ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەم ئەگە دەرفەت بمێنێتەوە کات کەوێت دایک و باوک کارێکی یەکجار ئەرکێکی زۆر گەورەی لەسەر شانە بۆی بتوانێت ڕۆڵەکەی بە جوانترین شێواز پەروەردە بکات ئەگەر حکومەت نەبوو ئەگەر دایک و باوک نەبوو ئەم جار ئەم کەسە مامۆستایەک دەکەوێتە ژێردەسەڵاتی مامۆستایەک بۆی بتوانێت مامۆستایە ئەم تەلەبێکی دەکەوێتە ژێردەسەڵاتی کە وەکو ڕۆڵەکەی خۆی سەری دەکات پێویستە پەروەردەکردنەکەی زۆر بە باشی پێ بگەێنێ کەوابوو ئەگەر حکومەت نەهات وەکو پێویست ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ نەکرد ئەگەر دایک و باوکی جێبەجێ نەکرد ئەگەر مامۆستاکەش جێبەجێ نەکرد ئەم فێرخوازە پێویستە کارەکەی خۆی زۆر بە باشی جێبەجێ بکات ئەگەر لە تەمەنێکدا بێعەقلی بە ژیانی خۆی بشکێت و بتوانێت ڕاست و چەپی خۆی لەکجیا کاتەوە کە ماماناکەی مانای گەورەتر دەگەێنێ ئەوەیە کە بتوانێت خۆی پەروەردە بکات بەڵام ئەگەر هاتوو حکومەت و دایک و باوک و مامۆستاکەش کاری زۆر باشیان کرد ئەم فێرخوازە خودی خۆی هەوڵی خۆپەروەردەکردنی نەدا پێم وایە ئەم سێلایەنە گەورەی کە ئیش دەکەن بۆ پەروەردەکردنی ئەم فێرخوازە ئەمیش وێرادەرێ چونکە یەکێک لە هەرە کارینگەکانی کە فێرخواز بیکە ئەوەیە کە بتوانێت ئەم سۆشیال میدیایی کە جەناب دەباسی دەکەی بە شێوازێک بەکاری بێنێت کە بۆ پەروەردەکردنی خۆی وێ نەک پێچەوانەکەی کە ڕاستی بکات و بەعکسەوە بەکاری بێنێتەوە لە ئێستا مامۆستا کۆمەڵگە ئێمە بەدەست ئەو کێشە کۆمەڵی کێشەی پەروەردەیەوە ئەناڵێنێ توانین پێمان بڵێ دیارترین ئەو کێشانەی کە ئێمە لە ڕووی پەروەردەیە پێوەیە ناڵێن لەم کۆمەڵگەی خۆمانە چین
دەست خۆش بێ کۆمەلگا ئەم دیاردە خراپانی کە لە ناو کۆمەلگەدا هەن ئێستا معلومی جەنابتە کۆمەلگا پێکاتۆ لە سێشت لە تاک لە خێزان لە کۆمەڵگە یەکێک لە هەرشتا گرنگەکان کە پێویستە ئێمە کاری لەسەر کوین بۆی بتوانین بنیادێکی کۆمەلگەیەکی جوان بنین ئاگامان لە تاکەکان بێت ئەم تاکە بەچ دەکرێت چۆن بتوانم تاکێکی سەلیم دروست بکەم لە کۆمەڵگادا پێم وایە خاڵە جەوهەریەکە تاکە ئەگەر تاک نەبێ گەر بڕوانین ئاین ئیسلام بەگشتی هەرین ئیسلام هاتۆ کار لەسەر تاک دەکە بۆچی تاک دروست دەکە چونکە ئەگەر تاکێک دروست بوو خێزانێکی باشی دروست دەبێت ئەگەر خێزانێکی باش دروست بوو کۆمەلگایکی باشی دروست دەبێت بەڵام ئێمە دەبێت بتوانین ئیش لەسەر ئەم تاکە بکەین چۆن ئەوە ئەرکی سەرشانی مامۆستا بتوانین ئەم ڕۆڵە گرنگە ببینێ لێرەدا بۆ چونکە سلکی پەروەردە قسە لەسەر بابەتی پەروەردە دەکرێت ئەگەر نا پێم وایە هەمومان وەکو مرۆڤایەتی ئەرکمان لە سەرشانە بۆی بتوانین کایەکی جوان لەناو کۆمەلگەدا دروستکەین پێ ئاگمان لە تاکەکان بێ بەڵام بە حکمی ئەوەی کە ڕۆڵی پەروەردەیە ئێستا مامۆستا قسە لەسەر بابەتەکە دەکات پێویستە مامۆستا بەم ئەرکە گرنگە هەستێ بتوانین ئەم تاکە دروست بکات بۆی بتوانێت کۆمەلگایەکی سەلیم دروست بێت زۆر باش مامۆستا ئەو تەکنیکانە چین کە وا دەکات مامۆستا فێری پەروەردەیەکی جوان پێشکەش بە قوتابێکی بکات زۆر جار باز لەوە دەکرێت بۆ نمونە مامۆستایەکی بیرکاریە چ پێویستەکە مەسەلەن بابەتی پەروەردەیی پێشکەش بکەیانی چی بکات بەڵام زۆر جالوانەیە بە کردارەکانی خۆی وا بکاتە مامۆستایە هەم وانەکەی خۆشەویست بێ هەم خۆی خۆشەویست بێت ئەمە تا چەند گرنگە پێویستە مامۆستا کۆمەڵی تەکنیکی جوان بەکاربێنێت لە پەروەردەکردندا دەستەکانت خۆش پێم وایە ئەم خاڵم پرسیاریان زۆر گرنگە پێم وایە تۆزێک لەسەری وەسین باشە ئەگەر ئیجازە فەرمی تەواو دەناوتە ئەم تەکنیکانە چین کە مامۆستا بەکاریان بێن بۆی بتوانێت جوانترین پەروەردە لە لای منداڵەکان ئەدا بکات و جوانترین وەرگرتنیشانە بیستجابەشیان هەبێت چونکە هەر پەروەردەکردن ئەداکردنەکەی شەر نییە گرنگەوەیە بتوانانی ئەو مەهاڕۆ لە هاتوو لە فێرخوازەکەدا بچێنی بەچی دەتوانی بکەیت من پێم وایە پێویستە مامۆستا کۆمەڵە خەسڵەتی تایبەت بخۆی هەبێ بۆیە دەڵم لەسەر بابەتە پێم خۆشە بۆستم چونکە مامۆستا کۆمەڵە خەسڵەتی تایبەت بە خودی خۆی کابێ دەتوانێت کاریگەری زۆر بە جوانی لەسەر فێرخوازەکەی خۆشی دروست بکات یەکێک لەم شتانەی کە پێویستە مامۆستا بەکاری بهێنێ لە تەکنیکێک بۆی بتوانێت ئەم پەروەردەیە بکات پێویستە لە خودی خۆیدا یەکەم خەسڵەت ئەم مامۆستای ڕێزگرتنی لەناو خودی خۆیدا هەبێت چۆن و بۆ چۆن ئەوەی کەم بتوانین ئەم مامۆستایە ئەم تەکنیکانەی کە یەکێک لە تەکنیکەکان پێی دەگوترێ ڕێزگرتن ئەگەر هاتوو ئەم مامۆستایە ڕێزی خۆی گرت دڵنیا بەلەوەی کە ئەم ڕێزە کاردانەوەی دەبێت ئاوێنەیە کە ڕەنگداتۆ بە فێرخوازەکانی خۆشی من کاتێکە بە فێرخوازەکەی خۆم دەڵێم ڕۆڵەکەم ڕێز لە یەکتر بگرن ئاگاتان لە یەکتر بێ ئێوەکو خوشک و برا لەنا ئەم ژوورە 6 بە 4 یان 4 بە 4دا کار لە هاپۆلی یەکترن پێویستە ئاگاتان لە ڕێز یەکتر بێ بەڵام کاتێککە منی مامۆستا کە دەچم قسەکەم جیاوازە و فعلەکەشم جیاوازە چۆن بتوانم کاریگەری دروستکەم لەسەر فێرخوازەکەی خۆم کە بتوانم بەهایەکی ڕێزگرتنی ناو ناقدا بچێنم کاتێکە من ڕێز لە فێرخوازەکەی خۆم نەگرم بەناو ناوتۆرێکی ناشیرن ناوی فێرخوازەکەی خۆم بێنم ئەو کاتە من نەهاتووم ئەم قیم و بەها و ئەخلاق جوانە لە فێرخوازەکەمدا بچێنم بەڵکو هاتووم ئەم قیم و بەها و ئەخلاقی کە لە ناو خێزانەکەی خۆتی یاخود لە شوێنش کەشی وەریگرتووە من هاتووم کاری لەسەر دەکەم مردۆردە کاڵی کەم لە ناو کەسەدا کابوو یەکەم تەکنیک بۆی بتوانین پەروەردەمان لە ناو پەروەردەکردنێکی جوانمانێ بۆ فێرخوازەکان خاڵی یەکەم پێویستە مامۆستای ڕێزگرتنێکی هەبێ بۆ خۆی و بۆ دەوروبەریشی دووەمیان هاوڕێتی من زۆر جار لەگەڵ هاوپیشەکانی خۆم مامۆستاکانی خۆم لە مەکتەب دەکەوینە گفتوگۆیەکی عەقڵانە بۆی ئایا چۆن دەبێ مامۆستا بتوانێت هاوڕێتی فێرخوازەکانی خۆی بکات هەموو شتێک لە سنووری خۆی نە ئەوەندا پیرەمێردی جوان دەی پێکەی نەوەندە شیرین بە قوتو دەبنەوەندە شتاڵ بەفرەتدا نە ئەوەندە ئینسان لەگەڵ فێرخوازەکانی وەک خۆی لەکو دیکتاتۆرێک سەیری فێرخوازەکانی خۆی بکە نەوەکو ئەوەی کە وەکو منداڵێک سەی هەمامەڵە هەڵسو کەوت بکات لەگەڵ فێرخوازەکانی ئەی چ بکەم باشترین چارەسەرەوەی هاوڕێ بم بەڵام چ هاوڕەیەک ئەو هاوڕێی کە بتوانێت ڕێز لە بینیاندا بێت تا کۆتایەکەی ئەگەر ڕێز نەبوو ئەم هاوڕێتی لە بینی مامۆستا و فێرخوازە بەرەو سەرکێشی دەڕوە بەڵام ئەگەر دیکتاتۆری هەبوو هیچ کاتێک ئەو مامۆستای حساب بە فێرخوازەکانی خۆی ناکە کەوا بوو تەکنیکێک لەو تەکنیکانی کە دەکرێت بۆ پەروەردەکردنی منداڵەکانم و فێرخوازەکانی خۆم بەکاری بێنم ئەوەی کە من ببمە هاوڕێی چەند جوانە باوکو دایکێک هاوڕێی منداڵەکەی خۆی بێ ئەی چەند ناشیرینە کاتێک کە دایک و باوکو وەکو دیکتاتۆرێک سەیری دەکات سەیری منداڵەکەی دەکات یاخود مامۆستاکانی وەکو دیکتاتۆرێک سەیری فێرخوازەکانی خۆی دەکەن بەڵام لەو لاوە کۆمەڵە کەسانی تر ببێتە هاوڕێی ئەم منداڵەمیان ئەم فێرخوازی خۆم بەرەو سەرگردان و بەرەو ناڕەحەتی دەبە کەوابوو تەکنیکی دووەم بۆ پەروەردەکردن پێویستە ئەو مامۆستایە چی هەبێت هاوڕێتی هەبێت پێم وایە دڵسۆزی یەکێکە لە هەر کارگرنگەکان کە مامۆستا بتوانێت جێبەجێ بکات من کاتێکە لە بینی خۆم و خوا نەگەڕیایی بابەتیشی ترە من نام بس بەسەر بابەتە لە بینی خۆم و خوای خۆم دڵسۆزیەکە منوان نیەتەکەم بۆ خوای خۆم یەکلایی کردەوە بێ ئەوەی هیچ کاردانەوەیەک بکەم بێ هیچ زەختێ بکەم ئەم دڵسۆزی خۆم وەکو کاردانەوەیەک وەکو هێزی بووناتیزێک دەیشێشم بەوان و ئەوان ئیسفادە لێ دەکەن بەڵام منێ کاتێکە دەرسم هەیە ئەم شەو بنمونە بەتایبەتر پۆلی دوانزەکانم هەیە وەکو ماوەیەک و مامۆستایەکی جامیانە وەکو پەیمانگایان وەکو لە ئامادەیە کە دەرس بڵێمە و پۆلی دوانزەم هەبێ
چەند گرینگە ئەو مامۆستای دڵسۆزی هەبێ بۆ بابەتەکەی خۆی چەند بتوانێت خۆی ئامادە بکە چەند بابەتتر بچێتە پۆل چەند بتوانێت زانستیتر بچێتە پۆل ئەوەندە دەتوانێت کاریگەری زیاتر لەسەر فێرخوازەکەی خۆی دروستکە ئەم فێرخوازش لە ڕووی علمیشەوە لە ڕووی کەسایەتیشەوە لە ڕووی دڵسۆزی و هاوڕێتیشەوە دەتوانێت ئەم فێرخوازە هەست بە مامۆستاکەی بکە کە دڵسۆزێتی بۆی دەتوانێت ئەم پەروەردەکردنی دڵسۆز لە فێرخوازەکەیدا بچێنێت خاڵێکی تر کە زۆر گرینگە ئەویش پێم وایە ناوهێنانی فێرخوازەکەیە بەچ بتوانم خۆشەویستی خۆم لە بینی فێرخواز دروستکەم ئەگەر من فێرخوازەکەی خۆم یان خۆ فێرخوازەکەی من خۆم کە منی خۆش نەوێ من ناتوانم ئەو تەکنیکانە جوامە کار بێنم من ناتوانم ئەم پەروەردەکردنە بگەێنم خەڵک لەو خاڵە گرنگانی کە لە کتابی دیرکارینگی کە هونەری هاوڕێگرتنە عومەر تۆفیق خەتات کردوێتەوە کوردی زۆر بە شانازیەوە لە مەقاڵێکدا کاتی خۆی کە خوێندنەوە باسیەوە دەکات چۆن بتوانین کەمەندکێشی خەڵک بکەین بۆ لای خۆمان خۆشەویستکەین یەکێک لەو تەکنیکانەکە مامۆستا بەکاری بێنە خۆشەویستکردن لە بەرچاوی تەلەبەکانی و تەلەبەکانیش خۆش بێ بۆی پەروەردەکە بگەێنێ ناوهێنانی فێرخوازەکەیەتی عومەر تۆفیق خەتات دەڵێ لە کتابەدا من ئێستاش ئەو مامۆستایانی کە لە بازار دەیان بینم ناوم دێنن پێم دەڵێن عومەر خۆشەویستی زیاترم بۆ ئەوان دروست دەبێت هەست دەکەم ئەو سلوک و پەروەردە و ڕەوشتە جوانی کە لاواندا هەیە بەهۆی ناوهێنانەکەی کە منی خۆش دەوێت خۆشەویستی بۆ من دەردەبڕێ من هەست دەکەم ئەم طبیعەت و هەڵسو کەوتە جوانانە وەربگرم و بیدەمەوە خۆم بۆ خۆم بەڵام ئەگەر بێت و ئەو مامۆستایی کە من دەچمە پۆل ناوەک ناوی فێرخواز نێنم هەر بە ناوێک ناتۆرەیەکی ناشیرن ناویان بێنم هەستە فڵان کەس هەستە فڵان کەس هەستە فڵان کەس ئەو کاتە ناتوانم ئەم تەکنیکە جوانی کە من پێمە بۆ گەیاندنی پەروەردەکە بتوانم بگەێنم بۆیە زۆر گرنگە ئاگامان لەوەش بێت خۆ پێگەورە نەبوون مامۆستای بەڕێز یەکێک لە هەر خاڵە گرنگەکان بۆی بتوانم بەهای پەروەردەکردن و ئەقیەم و ئەخلاق جوانەکان بگەێن بە فێرخوازەکان کەوەیە من وەکو مامۆستا ئەو پیشەی کە خوای گەورە پێی بەخشیم جوانترین پیشەیە بە قەناعەتی من دەکرێت لە خۆ پێگەورەبوونێک ئەم پیشەیە لەدەستدەم ئەم خۆشەویستی لەدەستدەم ئەم پەروەردە جوانی کە من نیەتم هەیە بچمە پۆلەکەی خۆم نەیگەێنم بۆ چونکە خۆ پێگەورەبوون ئەوی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم من تواضع لله رفعه الله هەر کەسێک بۆ خوا خۆ نزم کاتو ئیلا خوا بەرزی دەکاتەوە من ئامانجی من بۆ خۆ نزمکردنەوە لەگەڵ فێرخوازەکانی خۆم بۆ ئەوە بێت بتوانم ئەم عیلمی کە من پێمە بیگەێنم ئەو پەروەردەی کە من وەرم گرتووە لە کۆمەڵە کەسانی کە لە خۆم خیبرەتر و ئازاتر و زیرەکتر وەرم گرتو من بتوانم بیگەێنم بە فێرخوازەکانی خۆم پێم وایە پێویستە ئاگەم لە خاڵی خۆ بە گەورەتن زانیش نەبێت کە من بتوانم خۆم پێگەورە لە ئاستەرەوەکان بۆی بتوانم کۆنتڕۆلی خۆم و فێرخوازەکانی خۆم بکەم دەکەمە کۆتا خاڵ ئەویش ئەوەیە پێش کۆتا خاڵ گوێگرتن هونەری گوێگرتن هونەرێکە کە دەتوانین ئەم پەروەردە جوانی کە لە خۆمدا هەیە بگەین بە فێرخوازەکانی خۆم بەڵام منێک کە هونەری گوێگرتن لە خودی خۆی مامۆستاکەدا نەبێت نەتوانێت بیگەین بە فێرخوازەکەی چۆن دەتوانێت ئەدای بکات و ئیشیش سەرکوێ لە داهاتوودا توێژینەوەیەکم خوێندەوە دەڵێ هەر بۆ بابەتی شیرازی خێزانیش ئەو ژن و مێردانی کە تووشی کێشە دەبن ئەو مامۆستا فێرخوازانی کە تووشی کێشە دەبن یان ئێمەمانان کە تووشی کێشە دەبین لە سەتا چلی ئەم کێشانەی کە لە بینی ئەم دوو کەسانەدا ڕوودا بەس بە گوێگرتن دەبێتە چارەسەر بەس کاتێکە گوێ لێگرت ئەو بغز و گومانە خراپانەی کە لە دڵی مامۆستاکەدا هەیە بە فێرخوازەکە یاخود ئەو فێرخوازە بە پێچەوانە بە مامۆستاکەیەتی کاتێکە دانیشتن حیوار و گفتوگۆیەکیان کرد ئەم کاتە دەتوانن ئەم دوو کەسە بە ئاسانترین شێواز بتوانن لە یەکتر بن کە لە یەکتر تێگەیشتن هونەری گوێگرتنی بوو ئەم پەروەردەی هونەری گوێگرتن دەگوازێتە بۆ فێرخوازەکەی خۆشی و کۆتا خاڵیش دیکەمەوە ئەگەر بتوانین ئەم فێرخوازانی خۆمان خۆش بێت و ئاگاداریان من و ئیشان لەسەر بکەین پێویستە ئاگامان لەم خاڵە گرینگە بێ بۆی بتوانین ئەم بەها جوانی پەروەردەیان پێ بگەین ئەویش ئەوەیە هەڵەکانیان بۆ ڕاستکەینەوە بەڵام بە شێوازێک هەمومان ئاوێنەمان بیستووە هەمومان بۆ بابەتی ئاوێنەمان بیست و ئاوێنەشمان بینیوە ئاوێنە چۆن هەڵەکانی خۆمان بۆ ڕاست دەکاتەوە کاتێکە من تۆ ئەمڕۆ هاتوین بۆ بەرنامەی سیری ئاوێنەمان کردو ئەم ئاوێنە نەهاتوو هاوار بکە عیب و عارەکانمان کەم و کوڕەکانمان دەرخە بەڵکو بەبێ دەنجی هاتووە ئەم کەم و کوڕیانی ئێمە پێگوتوین ئێمە چارەسەری هەڵەکانیشمان کردو ئێمە لە ئاوێنەوە فێر بین ئەم کەم و کوڕیانی فێرخوازەکانمان بە جوانی وەربگرین و کاریان لەسەر بکەین و ئیشان بۆ بکەین ئاگاداریش زۆر باش ئەم خاڵین جەناب باسی کرد خەڵگەلێکی زۆر جوان بوون بەڵام ئەگەر دیقەتی بدەیت لە هەموو قوتابخانەکانە هەموو مامۆستاکان بەم شێوازەنین بەڵام ئەمێ ئەوە پرسم ئەگەر ئێمە لە قوتابخانەکانە هەموو مامۆستاکانمان بەو جۆرە بێ قوتابیەکان کە دەچنە قوتابخانەکان و مامۆستایەکی بەو جۆرەوانەکانیان پێ بڵێتەوە لە کۆتایی ئەم قوتابی و کۆمەلگا چه ئیسپادەیەکەکە و چ سوودێکە بینێ گرنگترینش لێرە ئەوەیە ئێمە بتوانین پێش ئەوەی فێرخوازەکانمان دروستکەین مامۆستاکانمان دروستکەین ئەگەر ئەم بەها و قیەم و ئەخلاق و ڕەوشە جوانانی کە جەنابتان باستان کرد و ئێمەمانە لە خاڵەکانمان باسمان کرد ئەگەر ببێتە ڕنگدانەوەیەک لەناو لەناو کەسایەتی مامۆستادا لەناو سلوک و ڕەوشتەکانی مامۆستادا دەتوانێت ئەو مامۆستایە زۆر بە جوانی بە باشی بتوانێت ئەدای ئەو کارە بکات و ئەدای ئەم خۆشەویستی و ڕێزگرتن و گوێگرتن و نشکاندنەوەی لە نابەرچاوی خەڵک و لە بەرچاوی تەلەبەکان و خۆپێگەورە نزانی و هەموو ئەو ئەدایانە بتوانێت بە شێوازێکی زۆر جوان بداتە فێرخوازەکەی کەوا گرینگە ئیش لەسەر دروستکردنی مامۆستا بکرێت ئەگەر مامۆستایەکانمان بەگشتی الحەمدولله سوپاسی خوای گەورەی دەوێت کە سوپاس بەخوای گەورە هەر کەسانی سەرشانی خۆیان جێبەجێ دەکەن بەڵام دەتوانین بڵین لە تەمۆحی ئێمەدانیە بۆی بتوانین گەورەترین و باشترین فێرخواز بەرهەم بێنین بۆ کۆمەلگا بۆی بتوانین کۆمەلگایەکی سەلەم دروست بکەین زۆر باش مامۆستا ئەگەر بکەمە دوا خاڵ
ینی بەگەر باسی بکەین ئەرکی فێرخواست چیە لەم نێوەندەدا ئەم هەموو شتە باشانە ئەم هەموو شتە جوانانی کە ئاماژت پێکرا گەر فێرخواز ئەگەر قوتابی وەری بگرێت بۆ خودی خۆی چی قازانج دەکات بۆ کۆمەلگا چی قازانج دەکات بۆ خێزانەکەی خۆی گرنگترین شت لە بابەتی فێرخوازدا ئەوەی ئەم فێرخوازە بتوانێت ئەم شتانی کە مامۆستا ئەدای دەکە ئەو وەری بگرێت یعنی ئەگەر مامۆستا چەند کاریزما بێ ئەگەر چەند وریا بێ ئەگەر چەند زیرەک بێ ئەگەر چەند بتوانێت ئەم شتانە جێبەجێ بکاو بەڵام ئەگەر فێرخوازەکە ئیستیجابی نەبوو بۆ وەرگرتنی بابەتە ئەو مامۆستا لێرە بەشێکی ناڵێن زۆری بەڵام بەشێکی دەتوانێت بڵێن ڕەنج بە خەسار دەبێت کەوا بوو گرینگە لێرە ئەو کاری کە مامۆستا دیکە بە پەروەردەکردنی فێرخوازەکانی لێرەش ئیستیجابی کە پێکە بێت دەگوترێت فێرخواز ئایا ڕۆڵی فێرخواز چی لێرە فێرخواز چی بەرامبەر مامۆستاکەی بکە من دەتوانم خاڵی یەکەم بۆ ناو بنێم ئەو فێرخوازە پێویستە یەکەم پێش هەموو شتێک ڕێز لە جوهد و تاقە و توانای ئەو مامۆستا بگرێت کە خۆی هەمومان دوو دەکات بە فێرخوازەکانی خۆی چونکە ڕێز یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکان کە بتوانین بەدەستی بخەین ئێمە گەر سەیری ژیان ئیمامی عەلی بکەین ئیمامی عەلی قسەیەکی زۆر جوانی دەفەرمێ من علمني حرفا هەر کەسێک یەک پیتێک فێری من بکە ئیمامی عەلی دەفەرمێ چی من دێم دەبمە خزمەتکاری تا ئەم ڕۆژەی وەفات دەکەم لەسەر زەوی یعنی دڵسۆزی و ڕێزگرتین ئیمامی عەلی بۆ مامۆستاکەی ئەوەیە بۆ هەر کەسێک کە بتوانێت فێر وشەیەکی فێر بکە باش ئەمەنەکە بیر بکەم وەکو فێرخواز سەر تەختەی مەکتەبەکەدا دەنیشم بەرامبەر ئەو مامۆستادا دەنیشم کۆی ئەو مانگانی کە لە سلکی پەروەردەدا کاری لەسەر دەکرێت و داوام دەکرێت ئەو مامۆستا ئەگەردا بنیشە ڕۆژانە بینوسێتەوە چەند شتی جوان لە مامۆستا فێر دەبێت ناتوانانی بیژمێری دەبێت بتوانانی دەفتەرێکی یەکجار گەورەدا بنی هەموو بابەتانە بنەوە ئەی بۆ وتەکە ئیمامی عەلی جێبەجێ نەکەین ئیمامی عەلی دەفەرمێ هەر کەسێک یەک پیت فێری من کام من دەبمە خزمەتکاری ئێمەمانان ئەگەر نبینە خزمەتکاری مامۆستاکانیشمان با بێڕێزیان بەرامبەر نەکەین با نەتوانین شتێک بکەین کە پێی دەگوترێت بێڕێزیکردن بە مامۆستا ئەگەر مامۆستای بەڕێزم هێشتا سەرنجی جەناب و بینەران ڕابکێشم بۆ ئەو وتەی کە پێی دەگوترێت ئیمامی شافعی ئەو کەسە ناودارە وتەکە زۆر جوانە کە دڵ ئیمامی شافعی ئێستا کە هەمومان دەزانی سەرمەزهەبە بەچی توانی بێتە سەرمەزهەبێکی کە ئێستا ئێمەی سوننە ئیش لە سەرمەزهەبی ئیمامی شافعی دەکەین یەکێک لەو شتانی کە توانی بتوانێت ئەو هەموو علم و زانست و زانیاری وەربگرێ ڕێزەکەی بۆ بەرامبەر بە مامۆستاکەی دەفەرمن کاتێکە بەرامبەر ئیمامی مالیک دادەنیشت کاتێکە گوێ لەوە ئیمامی مالیک دەگرت ئیمامی شافعی دەفەرمێ وەڵڵاهی پەڕەکانم بە قەوت هەڵ نەدەدایەوە لە خزمەت مامۆستاکەمدا کە ئیمامی مالیکە بۆی نەبێتە بێڕێزیکردن بەرامبەر ئەو مامۆستای گەورە چەند جوانە ئەم شتە جوانی ئیمامی شافعی وەربگرین بۆ ناو سکی پەروەردە ئێستا ئەگەر فێرخوازێک ئیش لەسەر ئەوە بکە بتوانێت وردەکاری لەسەر کاو بیکاتەوە ڕنگدانە و بیداتەوە فێرخوازەکانی کۆی فێرخوازەکانی ئەم پۆلە بیداتەوە مەکتەبەکە و بیداتەوە گشتی چەند جوان ئەم ڕێز و شکۆی مامۆستاکانی خۆمان بگەڕێنینەوە ئەگەر بێت و ئێمەمانان نەگەوەی کە پڕەکانمان بەقەوە چەڵمەدەینەوە بۆی بێرەزینەوەی مامۆستاکەمان ئاگامان لە شێوازی دانیشتەکانمان بێ ئاگامان لە شێوازی قسەکردنەکانمان بێ ئاگامان لە شێوازی هەڵسو کەوتەکانمان بێ بۆی بتوانین ئەم کارە گرنگە بکەین بەرامبەر مامۆستاکانمان ڕێزمان هەبێ ئەرکی سەرشانی مامۆستا یەکێکی تر لە خاڵە هەرە گرنگەکان مامۆستا ئەرکی سەرشانی فێرخواز بەرامبەر مامۆستاکە ئەویش ئەوەیە بتوانێت بەرامبەر بە مامۆستاکەی بە شێوازێک لە شێوازانە بێت کە بتوانێت خۆشەویستی بە فێرخوازەکەی خۆی هەبێت بۆ مامۆستاکەی خۆی هەبێت واتە ئەگەر مامۆستا چەندە باش و گرنگ بێ ئەگەر فێرخوازەکەی خۆی ئەو فێرخوازە مامۆستاکەی خۆی خۆش نەوێ ناتوانێت عینوێ لێ وەربگرێت زۆر جار بۆ فێرخوازەکانی خۆم لە پێیان دەڵێم ڕۆڵەجان ئەو مامۆستانی کە دێنە پۆلت بڵێنە لە دەسەڵاتی خۆ نەبوونە مامۆستات دەبێت ئیلا خۆشت بوێن پێم دەڵێ باش مامۆستا لەوانەیە ڕێژی مامۆستای خۆشەویستی زیاتر بێت لە مامۆستا لەوانە مامۆستایەکەم هەر خۆش نەوەی چی بکەم من لێرەدا یەک دەیخەمە یەک پرسیارەوە ئایا تۆ پێویستت بە مامۆستاکە یا مامۆستاکە پێویستی بە تۆیە بیر دەکات و دەڵێ نا من پێویستم مامۆستاکەیە ئایا مامۆستاکە زەرت دەکات کە علم و زان و زانیارەکە بدا بە تۆ وەرینەگریان تۆ دەڵێم من دەڵێم ئەی باشە ئێمە چی بکەین پێویستە چۆن بتوانین تەکنیکێک بەکاربێنین ئەم علم و زانست و زانیارە لە مامۆستای وەربگرین ئەرکی سەرشانی تۆی فێرخواز دێرە ئەوەی ڕۆڵەکەم کە بتوانی مامۆستاکەی خۆت خۆش بوێ ئەگەر مامۆستاکەی خۆت خۆش نەوێت ناتوانی ئەو بابەتە گرنگی کە مامۆستا پێیەتی وەری بگری منداڵێکە من باوکەکەی خۆی خۆش نەوێ ناتوانانی هەموو شتێک بۆ بکە ئێمەمانان کاتێک کە خوامان خۆش دەوێت چونکە دەبێت لە خواش بترسین خۆشمان بێ ئەگەر خوامان خۆش نەوێ ناتوانین کۆمەڵک عیبادەت و کۆمەڵک زەحی و قوربانی بیکەین لە ژیانی خۆماندا کەوو پێویستە زەحی و قوربانی بدەین ئێمە مامۆستاکانی خۆمان یخوا بەخێر بێ مامۆستا هێلی سعید سبحانی پروردی یخوا بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە بێ بەخشی سپاس بۆ سپاس بۆ پێم سەرکەوتن انشاءالله بەڵا زان و خۆشەویستان بیتێکمان هەیە مەراسیمێکی مارەبڕین لە کەلار بەڕێوە چووە کە دوو گەنج هاوسەرگیریان کردوێتەوە بینەری ئەو مەراسیم تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا
مناسبەتە کە یەکەم جارەوازم لە منتەقەی گەرمیانە شتیاوە ڕوو بداتە ناو مزگەوت تا مناسبەتی مارە بڕین بکرێت و دەف لێ بدرێت و ئاهەنگی بۆ بگێردرێ شتێکە لە منتەقەی گەرمیانە تا ئیسا باس نەکراوە بگرا یعنی تۆزێک نامۆیە لە ناو خەڵکە بەڵام ئەو برا بەڕێزانی کەوا نزیکی منن لە چواردۆر من ئەزان من ماوەیەکی زۆرە پێم خۆشە چەند جار وتومە وەزگە کەسێک هەبێ یعنی دەست پێشخەری بکا بۆ ئێمە مزگەوتەکەی بۆ بکەینەوە ئەم بابەتە لە ناو مزگەوت تا زیندوو بکرێت خۆی لە ڕاستیە من ئەم ساڵێکم فکرم هەیە کە لە ناو مزگەوتە ئەم مارە بڕینە بکەم ئەلحەمدولیلا کە خوای گەورەی شەکەی ئاسان کرد و پرۆسەکە سەریگرت لای مزگەوتی خۆمان تەرحم کرد بەڵام پرۆژەکەم قبول نەکرا چۆن بڵێ ئیتر خوای گەورە جەزای مامۆستا جاسم باتەوە کە تەرحم کرد بۆ ئەو بە خۆشحاڵیەوە مزگەوتەکەی خزە خزمەت و خۆشیان وەکو ئیدارە بە هەموو شێوێک لە خزمەت بوون خوای گەورە جەزایان باتەوە بۆ پرەودان بە ئەم جۆرە پرۆژانە سواز بە خوای گەورە پرۆسەکە و ئاهەنگەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوە چووە هەمووان خۆشحاڵیان پێوە دیارە سەیەکی خۆی ئەڵێ ئەوەی کە لە خۆشیە خوای بیر نەبێت لە ناخۆشیشا خوای بیر نییە و خوای گەورە نایە بەهانایەوە ئێمەش خۆشترین ڕووداوی ژیانمان کە بێگەیشترمان بوو ئەمارە بڕینە بوو پێمان خۆش و هەر لە مزگەوتەوە دەست پێکە سواز بە خوای گەورە کە مارەیەکەمان بە گەشتێکی عامرەیە پێشمان خۆش و مارە بڕینەکەشمان هەر لە ناو مزگەوت لە یەکێ لە ماڵەکانی خوای گەورە بێ و بە شێوەیەکی شەرعیانە بێ و هیچ تێکەڵاوێکی ناشەرعی ڕوونەدا و شوێنێکی فراوان بێ و ئامادەبووان هیچ کێشەیەکی ساردی و گەرمیان نەبێت الحەمدولیلا مزگەوت هەموو خاسیەتانی تیا بوو و پەیامیشم بۆ گەنجانەوەیە کە بە دوور نەگرن لەم ڕووداوانە لە غەیری مزگەوتەکان بیکەن الحەمدولیلا مزگەوتەکان ئێستا هەن مامۆستاگەلێکی وەکو مامۆستا جاسم لە هەموو شارێکە جۆرە مامۆستایانە هەیە کە ئەتوانن ئیسفادەی لێ بکەن و بە شێوەیەکی شەرعی ئاهەنگەکانیان لە مزگەوتە جێبەجێ بکەن هەم شێوازێکی شەرعی هەم زینوکردنەوە و زینوکردنەوەی مزگەوتەکانی شەبەڕاستی بسم الله الرحمن الرحيم ئەمشەو مناسبەتێک بوو لە گەرمیانە وێنەی نەبووە لەبەرەوە پێشتر لە منتەقەی خۆمان خەڵک لە ماڵە بە مناسبەتەکە گێڕێ بەڵام بە مناسبەتێکی پیرۆز و چاکمان زانیوە کە بخرێتە مزگەوتەوە لە زۆرێک لە شارەکانە هەیە پێمان خۆش بە ناو مزگەوتا بێ و دەفی لەسەر لێ بدرێ وەکو سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم الحەمدولله ئێمە مناسبەتەمان بۆ لە مزگەوتا زیندوو کردەوە ومێ دەکەم ئینشاءالله لەمە دوعا بێتە عورفێک خەڵک لە ناو مزگەوتا مناسبەتەکە بگێڕێ لەبەرەوە ئەو تاوان و ئەو خراپانەی کە لە ماڵەکانە ئاکرێ بەهۆی مزگەوتەوە کۆتایی پێبێت و بێتە سەبەبی سەرەتای دروستکردنی ژیانێکی دینداری و باشی بۆ ئەو هاوسەرانەی کەوا لە سەرەتاوە دەست پێەکەن بكري صديق أو يار الرسبي ولي زناي بتحقيق أو كان في دايما وسري سرداري تصديق أو ري طريق وغم خرو أو رازي صديق أيار رفيقي نوخار كزبر بوي بوجار لبرشتي نبي أيار برفيقي نوغار كزبر بوي بوجار لبرشقي نبي لقوا بەڵێ عزیزان
گەورەکان ئەم ئەندازەیە بڕگە و بەرنامەکانی ئەمڕۆمان بوو لە پەیامی ڕۆژ هیوادارین جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ و دوعاکەین هەمووتان ڕۆژێکی پڕخێر و تەندروستێکی باشتان هەبێت و بەخوای گەورەتان ئەسپێرین. خۆتان لەگەڵ.